هورمز بوو و ئێستا گەروی بابلمەندەبیش کە حوسیەکان لەسەر بەشێکی سەردەست و باڵادەستن کە دەکەوێتە باشوور ڕۆژهەڵاتی یەمەن لەوێ بەنیازن کە دەست بە هێرشەکانیان کەن چون لە چەند ساڵی ڕابردوودا بەتایبەت لە دوای هاتنی ساڵی 2013 و 14 کە حوسیەکان توانیان دەست بەسەر بەشێکی زۆر لە ڕۆژاوای یەمەن بگرن و توانیان باڵادەستی خۆیان بنوێنن دەستیان کرد بە هێرشکردنە سەر گەروی بابلمەندەب. جا دواتر گرافیکمان هەیە ڤیدیۆواڵمان هەیە زۆرتر باسی دەکەین کە بابلمەندەب گرنگی چییە و سەتا چەندە باڵین ئابووری دنیا لەم ڕێڕەوە و لەم گەروەوە تێپەڕ دەبێت لە درێژایی ڕووماڵی دوو کاتژمێریەکەماندا زۆرتر باسیەم بابەتە دەکەین. بەڵام ئێستا میوانێکمان هەیە لە هێلسینکی فنلاندەوە بەڕێز خاتوو لەیلا مرۆڤەتی دکتۆرای زانستە سیاسیەکان و پسپۆرە هەر لەو بوارەدا و شۆبەکاری سیاسیشە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. خاتوو لەیلا سڵاو ڕێز، هیوادارم کە زۆر باش بیت. سڵاو لە خزمەتیەوە بینەرانی بەڕێستان، زۆر سپاس بۆ داوەتی من بۆ بانگشتی من بۆ بەرنامە. هەر بژی زۆر سپاس. دەمەوێت سەرەتا پرسیارێکی گشتگیرانە بکەم بەتایبەت لە ئەمە 29 ڕۆژی تێپەڕان ئەمڕۆ بەیانە بێتە 30 ڕۆژ و یەمەن با بڵێن حوسیەکانی یەمەن بە تەواوەتی پاڵپشتی خۆیان بۆ ئێران ڕاگەیاند و دەستیان کردووە بە هێرش. ئەمە دەتوانێت تا چ ڕادەیەک هاوسەنگێکە بگۆڕێەوە کێشەکە بەرەو کوێ دەبات بەڕای ئێوە؟ پێش لە شتێک من ئەوەتان ئەرزکەم جیاوازی حوسیەکانی یەمەن لەگەڵ نیابەتیەکان یا پرۆکسیەکانی کۆماری ئیسلامی وەکو هەشتی شعبی وەکو حیزبوڵای لوبنان لەوەیە کە حوسیەکانی یەمەن بە شێوەیەک ئەتوانم بڵێم ئەمانە زۆر وابەستەنین زۆر وابەستە بە کۆماری ئیسلامی نین و کەسانێکن لە بەشێک لە کارەکانیان لە سیاسەتەکانیان کە بەکاردێهێنن تا حدێکەوان بۆ خۆیان سربەخۆ ئەمەڵەکەن لە بەشێک لە کارەکانیان نە هەموو سیاسەتەکانیان یا ئەو ئیقدامانەی کە دژی وڵاتەکانی کە بەتایبەت ئیسرائیل ئەنجامیان چون لە بیرمان نەچێ زمانێکە دەوڵەتی ئیسرائیل و حەماس گەیشتن ئاگربەسێک لە نێوان ئەو دوانە دروستکرا حوسیەکانی یەمەنیش کوتیان ئێمە جارێک هیچ دەخاڵەتێکی نظامی و هێرشێکی نظامی دەریایی ناکەین لەسەر وڵاتەکانی کە بەتایبەت ئەو کەشتیانەی کە لە مەسیری دەریایی لە ڕێگای دەریایی و هاتوچویان بوو چ کەشتیە نەوتیەکان چ کەشتیە تجاریەکان هەمویان بە شێوەیەک دەتوانن بڵێن لەم چوارچێوە قەرەریان گرتووە. بەڵام حوسیەکانی یەمەن سەرەتای ئەوەی کە بۆ خۆیان کەسانێکی جیاوازن مستەقلن بەڵام ارتباتێکی نزیک پەیوەندیەکی نزیکیشیان لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە چون پیان وایە ئەوان بە هەر حاڵ کەسانێکن شێعەن پیان وایە لەباری ئیدۆلۆژی لەگەڵ کۆماری ئیسلامی پەیوەندیەکی قەیبیان هەیە کۆماری ئیسلامی لەباری نظامی هەمووی ئەمانە تەقویەتەکە یعنی پوڵ و سامان و سروەت و کۆمەکی نظامی و کەرەسەی نظامیان پێ ئەدا بۆ ئەوەی کە ئەو ناوچە بە شێوێک لە هێمنی دەربێنن. جا بۆیە ئیستا حوسیەکانی یەمەن بەو بیانوە هاتوونەتە سەرکار کە ئەڵێن ئێمە گەرەکمانە کۆمەکەین بە حیزبوڵڵاه کۆمەکەین بە کۆماری ئیسلامی بە دژی ئیسرائیل و ئەمریکا بین لەم شەڕە دیارە شەڕەکە قورستر و گەورەتر و پانتر و پانترە بێتەوە یعنی بەو معناکە نەتەنیان لە گەڕووی هەرموز کە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد بەڵکو ئێمە لە ڕاڕۆی بابلمەندەبیش ئەو شتە ئەبینن یعنی دوودانە ڕێگای دەریایی زۆر گرنگ کە بۆ اقتصاد بۆ ئابووری کۆمەلگای نێودەوڵەتی و لەباری زۆ هەردووکیان ئەهەمیەتیان هەیە. ئەم دوو ڕێگا ئیسە بە شێوێک بەشێکی حوسیەکانی یەمەن خەریکە کۆنتترۆلیەکەن لە کۆنتترۆلی ئەوانەوە بەشێکیشی کە گەڕووی هۆرموزە لەدەست کۆماری ئیسلامیە. بەڵام من گەرەکمە ئالێرە ئاماژە بە شتێکی زۆر گرنگکەم ئەوی شەوەیە کە گەڕووی هۆرمۆز لە بواری مافی نێودەوڵەتی لە بواری مافی نێودەوڵەتی جزئی گەروهایەکە کە پێی ئەڵێن گەڕووی مللی ینی گەروهای بینومللی کە ئەگەر ئیشبانەکەم شتێک لە حدی 100 گەرو لە سەدحی جەهانیە ئەگەر ئامارەکەم ئیشبانەوت بێت کە ئەم گەروانە وەختی پیان ئەڵێن گەڕووی بینومللی ینی وڵاتهای دنیا وڵاتهای جیاوازی دنیا ئەتوانن هەم لە سەدحی دەریای ئەم گەروانە حرەکەتکەن و بڕۆن بە هەم کەشتیەکانیان ئەتوانە بڕۆن بە هەم هەواپەیماکان فڕۆکەکانیش ئەتوانن لە ئاسمانی ئەم گەروانە ڕەفت و ئامدکەن کە ئێمە لە ئیسڵاحی مافی نێودەوڵەتی
پێ ئەڵێن ڕژیمی عبوری ترانزیت، ڕژیمی ڕۆشتنی ترانزیت، یعنی دەوڵەتێکە ساحلیە وەکو کۆماری ئیسلامی کە دەوڵەتی هاوسەی گەڕووی هۆرمزە و هەروە دەوڵەتی عومان لە خوار و هاوسەی گەڕووی هۆرمزە ئەمانە ناتوانن بە پێی یاسا گەڕووی هۆرمز ببەسن، بە پێی یاسای نێودەوڵەتی ناتوانن بیبەسن. ئەمە یەک شتە، بەڵام بە پێی قودرەتێکە هەیەە، بە پێی هێزەکە هەیەە، بە پێی هێزێکی ئێستا سوپای پاسداران هەیەی ئەمەڵەن هاتوون گەڕووی هۆرمزیان بەستووەوە بۆ خۆی قەیرانێکی لە ناوچەکە دروست کردووە، هەم بۆ ئامریکا هەم بۆ وڵاتەکانی کە وڵاتای کەندا و عەرەب و غەیری عەرەبە بۆ باسی بزە و نەوتی دنیا و ئێنەرژی دنیا ئەمە بۆ خۆی قەیرانی دروست کردووە. بە ئەگەر حوسیەکانی یەمەنیش بتوانن ئەو گەڕوو یا باشترە بڵێن ڕێگای بابولمەندە ببەسن، قەیرانەکە زۆرتر و زۆرترە بێتەوە. یعنی ئالێرە ئەتوانن بڵێن ئەگەر ئەمانە بەردەوام بن بە کۆمەلگای نێودەوڵەتی هەڵپشتیەک و ئیتحادێک و ئینسجامی دژ بەم شتە نەبێت، ئال لێرە ئال لەم موقعیەتە ئال لەم کات و ساتە ئەو شەڕە ئەتوانێت کورساییەکەی بە سوود کەڵکی کۆماری ئیسلامی بێت. باشە خاتولیلا بەردەوام دەبین، بەڵام هەندێک هاڵی بە پەلۆندێک دیمەنی پێش ئێستا، ینی هەندێک پێش ئێستا هاتوتە بەردەستمان کە لە ڕۆژهەڵات و باشوور و ڕۆژاوای تاران هێرشەکانی ئیسرائیل چەقتر بوونەتەوە، بەتایبەت ئەم ڕۆژ و ڕۆژی ڕابردوو بۆ خۆی ئیسرائیل لە ڕۆژی ڕابردووتی کە یەکێک لە چرتین و گەورەترین هێرشەکانمان ڕۆژی ڕابردوو کرد. ئەم دیمەنانەیە کە ئێستا دەیبین ئەمە ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی تارانە کە بە فڕۆکەی جەنگی بردومان دەکرێت، هەرچەندە جێگاکەی زۆر شوێنەکەی بە دیاریکراوی دیار نییە، بەڵام پێ ئەو زانیاریانی کە ئێستا بەدەست من کەوتووە هەوڵم داوە زانیاریەکان بەدەست بخەم لە چەند شوێنێکی تاران لە ڕۆژاوای تاران، ینی هەر ئەلم چەند خولەکەی پێش ئێستا هێرش کراوەت و هێرشێکی چڕ و بەرفراوانیش کراوە، بە تایبەت باس لە تەرەشتی ڕۆژاوای ئێران دەکەن، ینی ناوچەی تەرەشت لە ڕۆژاوای تارانە، هەروەها لە شارۆچکەیەکی بچوو کە با بڵین لە تێهرانسەری پێ دەڵێن لەمانە هێرش کراوە، هەمووی سەر بە تارانن. هەروەها دامەزراوەی پارچینیش لە ئێران بە ئامان گیراوە، وەکی تر با بڵین لە ئێکباتان، ئەمانە هەمووی پرۆژەی نیشتە جێبوونن ئەم شوێنانە لە سەر بە تارانی پایتەختی ئێرانن. لە ڕۆژانی ڕابردوو بە تایبەت زۆر جارێمە بینیمانە کە ئەم ڕۆژە نیشتە جێبوونانە بوونەتە ئامانجی فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیل کە تێیدا زۆرێک لە بەرپرسانی کۆماری ئیسلامی لەوێ کوژراون. بە تایبەت باسی شارێکی غەرب دەکرێت لە تاران لە ڕۆژاوای تارانە، شارێکی غەرب، هەروەکی تر باسی بنکەیەکی سوپای پاسداران دەکرێن لە کوهەک کە زۆر شوێنێکی گرینگە بە تایبەت بۆ با بڵین سوپای پاسداران، وێنەکانی هاتوونەتە دەرێ، دواتر ئەوانە هەمووی دەخێنە سەر شاشە. ئەمە کۆمەڵێک هێرشی ئەم شەو بوون کە ئێستاش بەردەوامە لەسەر تاران. هەروەکی تر پارچین دامەزراوەیەکی ئەتۆمیە لە تاران، دامەزراوەیەکی زۆر گرینگە کە بە ئامانج گیراوە. ئەمە درێژەی زنجیرە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکایە بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران، بەخۆی چەند ڕۆژ لەوە پێش چەند ڕۆژی ڕابردوو با بڵین عەباسی عێراقچی و هەروەها ئاژانسی وزەی ئەتۆمی ئێران بە خۆشی ڕاگەیاند بوو کە هێرش کرا بۆ سەر با بڵین بوشەهر، بنکە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەوێ بە ئامانج گیرا بوون. بە چەند شوێنی تریش هەر لە تاران بە ئامانج گیرا بوون ئەم شەو، لە لەواسانی تاران و هەروەها باسی کوهەکیشمان کرد لە ئێکباتان پرۆژەیەکی نیشتەجێبوونە لە تاران لەوێ لە 28 ڕۆژی ڕابردوودا چەند بەرپرسی کۆماری ئیسلامی ئێران لەوێ بە ئامانج گیرا بوون. و لە شوێنێک تر بە ناوی ئاریان شار بە تایبەتی ئەم شەو ئەم شتەکانی هەواڵەکانی کە باسی دەکەن لە میدیاکان باز دەکەن، دەڵێن لە ڕۆژاوای تاران هێرشێکی زۆر چڕ کراوە، دەنگی زۆر سیر و گەورەی با بڵین موشک و بردمانی ئیسرائیل و ئەمریکا دێت. ئەمە ئەو دیمەنەی کە ئەیبینن ئەمە ڕۆژهەڵاتی تارانە لە میدیاکاندا، بە تایبەتوانێک لە ئێران، چونی بزانن لە ئێراندا بەڕاستی ئەمە 28 ڕۆژە لە دوای دەستپێکردنی جەنگەکەەوە 29 ڕۆژە
کە جەنگەکە دەستی پێکردو لە 1-2 ڕۆژ دوای جەنگەکەوەی بە تەواتی ئینتەرنێت پشرا لە ئێران بە هەموو هاوڵاتیان ینی سەر و 90 میلیۆن دواتر گرافیکشمان هەیە بە وردی باسی ئەم بابەتە دەکەین هاوڵاتیان ناتوانن بە ئینتەرنێت پەیوەندیان هەبێ بە ئینتەرنێتەوە بۆیە بە پێی دەرفەت ئەم شتانی کە لە ئێران هەیە هەندێک دیمەن دێتە دەرەوە هەندێک زانیاری دێتە دەرەوە زۆر باس لەوە دەکرێت باس لە ئاستی زۆری دەنگی تەقینەکان دەکرێت کە ئەوەش وا دەخەملێنرێت بەڵکو و دەنگی فڕۆکەی بیتو بێ هەرچەندە تا ئێستا سێنکۆم بە فەرمیشتێکی ڕانەگەیاندووە چاوەڕێ دەکرێت لە کاتژمێرەکانی داهاتوو زیاتر ئەم بابەتە باس بکە فرانس پرێسیش بۆ خۆشی هەرباز دەکات دەڵێت چەند تەقینەوەیەک لە تاران و ئیسفەهان ڕوویداوە ئەم زەرەر و زیانانەی کە لە تاران بە تایبەت ڕوویان داوە ئەمڕۆ ئاماریان هەبوو مانگی سووری با بڵێن ئێرانی کە زیاتر لە 90,000 یەکەی نیشتەجێبوون بە ئامان گیراون هێرشیان کراوەتە سەر بەڵام ئەوە گشتی ئەو دیمەنانە کە ئێستا لەسەر شاشە دەیبینن دیمەنی چەند دەقەلەوە پێشی ڕۆژهەڵاتی تارانە لە دوورەوە گیراوە بەڵێ لەو جۆرەیە کە دەیبینن بە تەواتی ئاسمان ڕووناک دەبێتەوە وەروە ئاژانسی فەڕەنسیش باس لەوە دەکات کە چەند تەقینەیەکی بەهێز لە تاران و ئەسفەهان ڕوویان داوە ئەم بردومانەی ئەم شەوی سەر پارچین بنکەی ئەتۆمی پارچین زۆر گرینگە بۆ خۆی تاران بەڕاستی بخۆتانزان گەورەترین شاری ئێرانە کە زیاتر لە 28-29 میلیۆن باوڵین دانیشتوانی تێدایە ئەم دانیشتوانانە بەڕاستی هەستیان بە دەنگێکی زۆر گەورە کردووە هەروەها ئەمەش دیمەنی تازەتر ئەو وێنانەی کە دەیبین ئەوە باسی ئەو بنکەی سوپای پاسداران لە کوهەک کە باسم کرد ینی تقریباً 15-20 دقەیەکە بردومان کراوە دیمەنەکانی ئەو وێنانە کە هاتووە لەسەر شاشی کورتسات دەتوانن بیبینن دووکەڵێکی زۆر بەرز بۆتەوە لە با بڵین بنکەی لەشکری کوهەک بۆ خۆی ناوچەیەکە لە تاران یەکەیەکی نیشتەجێبوونە ئەو یەکە نیشتەجێبوونانە ئێوە دەبینن بە تایبەت لەم 29 ڕۆژەی ڕابردوو ئێمە چەند جارێک لە ڕاگەیاندنەکانی ناوخۆی ئێران بە تایبەت هەم لە تاران هەم لە سمنانی لە ئێراندا بە تایبەت شاری سمنان ئێمە دەمادی کە با بڵین سوپای پاسداران لە ناو یەکەی نیشتەجێبوونەکاندا سەکۆ موشەکەەکانی لەوێ بردوێتە ئەوێ و موشکی هەڵداوە بۆ ناو ئیسرائیل و بۆ ناو با بڵین وڵاتانی کەندا و پێگەکانی ئامریکا لە وڵاتانە ئەم وێنانە کە دەیبینن نوێترین وێنەیە لە بردومانەکانی تاران بردومانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکەکانی سوپای پاسداران کە تا ئێستا بە فەرمی ڕانەگەیەندراوە ئەم ئەمریکا ئەم ئێران بەڵام لە میدیاکان ئەو جۆری کە باز دەکرێت بە پێی شوێنەکەی میدیاکانی ئێران بە تایبەتوانەی کە لە ناوخۆدان باس لەوە دەکەن کە ئەمە با بڵێن بنکەی سەربازی کوهەکە کە با بڵێن بردومان کراوە و دیمەنەکانی وێنەکانی ئێستا هاتوونەتە دەرێ. بەڵێ چەند وێنەکانمان بینی ئێستا دیمەنی ئەو بنکەی سوپای پاسدارانی کوهەک ئێستا دیمەنەکان هاوکارم دەهێنە سەر شاشە ئەمانەش دەبینین بەڵام تا دیمەنەکە ئامادە دەبێت دیسان بچینەوە بۆ لای لەیلاخان بەسەر پرسیارەکانمان بەردەوام بین خاتوی لەیلا هەر ئەو جۆرەی کە ئێوەش بینیتان هێرشەکان هێشتا بە چڕوپڕی بەردەوامن ئەمڕۆ ینی لە چەند خولەکی ڕابردوو ئێمە بینیمان وتەبێژی سوپای ئیسرائیل وتی ئەمریکا بەنیازەکە هێرشی زەمینی بۆ سەر ئێران دەست پێ بکە بەڵام ئێمە وەک ئیسرائیل پلانی جیاوازمان هەیە بۆ ئێران پلانەکانمان جیاوازترن بەڕای تۆ ئەم جیاوازیە دەتوانێت چی بێت لە پلانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران؟ ئەمریکا ئیسرائیل هەردووکیان لە چەند جێگا سیاسەتی هاوبەشیان هەیە گشت بە کۆماری ئیسلامی بەڵام هەردووکیشیان لە عینی حاڵ بەرژەوەندی تایبەتی خۆیان هەیە بە تایبەتمەندی خۆیان هەیە لە سیاسەتی دەرویان بە نسبەتی کۆماری ئیسلامی ئەتوانمەوە ئەرسان کەم بۆ نمونە
دەوڵەتی ئیسرائیل زۆری بۆ گرنگ بووە هەر لە شەڕی پێش و شەڕی 12 ڕۆژە کە تا ئەو جێگای کە بۆی لە دەستی بەربێت کۆماری ئیسلامی و کولیەتی حکوومەتی جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنێ بەڵام نەکرا چون ترامپ نەیهێش بە ترامپ لە ئەو شەڕی پێشوان نەیهێشکە خامنەی بکوژرێت بەڵام لەم شەڕی کە پێشات ئەو شتێکە ئیجاد بوو ئەو شتێکە کراوە بوو کە خامنەی سەرۆکی ئێران ڕاهبەری ئێرانیان کوشت و ئەوە دەستی ئیسرائیلی ئاوەڵە کرد بەڵێ وەختێک کە دین قسەکانی ترامپ وە قسەکانی نتانیاهۆ وەکو نخست وەزیری ئیسرائیل ئەمانە وەختێک کە دین لێکدانەوەیمان لەکەین بەوە ئەگەین بۆ نەتیجە ئەگەین کام ترامپ ئەگەر ئالم کات و ساتا بزانێ ئێران ئەو 15 مادەی کە ترامپ پیشنەهادی داوە بە کۆماری ئیسلامی باس لەسەر وتوێژەکانە کەنیسە وتوێژەکان ڕاستەخۆیان نەڕاستەخۆ بێ ئەگەر بزانێ کۆماری ئیسلامی بەشێکی زۆر لەو 15 مادە قبوڵەکە لەوە چێکە ترامپ ئەگەر شرایطەکە و دەرفەتەکە بێت لەگەڵ ئێران ئاگر بەسێکی بێ و شاید دوای ئەوە حتا سڵحێکی بێت بەڵام ئەمە بۆ ئیسرائیل پێم وانە بەم ڕاحەتیە بێ چون دوشمنی و شەڕی نێوان ئێران و ئیسرائیل زۆر قوڵترە زۆر ئەمیترە مەسئلەی ئێران ئەوەیە کە ئیسرائیل بەرکولیەت لە ناوچێ 47 ساڵە کۆماری ئیسلامی ئەو شتە ئەڵێگەی بۆ ئیسرائیلێک کە ڕاهبەری کۆماری ئیسلامی کوژرات ئێستا ئیسرائیلیەکان ئەوە بە دەرفەتێک دەزانن بە تایبەت ئەو گروپانە لە ئیسرائیل کە وەکو گروپی ڕاستی مەسەبی ئەیناسین ئەوانەی کە لەگەڵ دەوڵەتی نتانیاهو ئێتلافیان هەیە هاوکاری پاڵپشتیان هەیە بە دەرفەتێکی ئەزانن کە کولیەتی کۆماری ئیسلامی لەبێنچێ جا لێرەیە کە ئێمە جیاوازی ئەو دوو بەرژەوەندیە ئەو دوو سیاسەتە بینین بەڵام ئەو جیاوازیە نابێت بەهۆی ئەوەی کە ئەم دوانە یەکسەر لە یەکترین جیابن و دوودانە سیاسەتی جیاواز دروستکەن ئەوان دروستە بەرژەوەندی جیاوازیان لە جێگایەکەیە بەڵام بەرژەوەندی هاوبەشێکیان زۆرە جا بۆیە دەوڵەتی ئیسرائیل سیاسەتێکی پڕتری هەیە سیاسەتێکی منسەجەمتری هەیە سیاسەتێکی شاید بڵێم دقیقتری هەیە بە نسبەتی کۆماری ئیسلامی چون لەوەی ئەمریکا گەر بە نەتیجەیەک بگات لەگەڵ کۆماری ئیسلامی بە ئاکام بگات بە تایبەت وتوێژەکانیان ئیسرائیل بڵێ پس من بۆ خۆم ئەو سیاسەتە بەتەنیا خۆم سەربەخۆ ئەو سیاسەتە ببەمە پێش و ئەوەی شوەیە کە تا ئەو جێگای کە ئەتوانم ئەگەر کۆماری ئیسلامیش لەبێن نەبم لاواستر و لاواستری کەمەوە بەڵام ئەوەیش زۆر گرنگە وەختێک کە ئەمریکا قسە لەوا کات کە ئێمە هێزی زەمینی احتماڵن ببێنە ناو ئێران حتمما ئیسرائیل بۆی گرنگە کە ئەگەر ئەوەیش ئەنجام نەدرێت باس خودی ئیسرائیل تا ئەو جێگای کە بۆی بکرێت بە هەمووی توانای خۆی کۆماری ئیسلامی زەعیفتر کات جا ئەگەر ئەمریکا ئەو کارە بکات دیارە ئیسرائیل دەتوانێت پاڵپشتی بێت و ئەگەریش نەیکات باز ئیسرائیل سیاسەتەکانی خۆی گرێتە پێش. باشە قاتولی لا دیسان دەگەڕێنەوە لای جەنابەت بەڵام هەندێک هەواڵی بەپەلە هەیە و دیمەنی تازەشێ دیمەنی نیم ساعت پێش ئێستاە کە باسی کوهەکمان کرد کە بە ئامان گیرابوو لەلایەن فڕۆکانی ئەمریکا و ئیسرائیلەوە کوهەک کە ئەو جۆرەی باز دەکەن با بڵێن بنکەیەکی سەربازی سوپای پاسدارانی لێبووە لە شارۆچکەی با بڵێن شارۆچکەی نیشتەجێبوونی هەیە لە ئێکباتان کە دەکرێتە ڕۆژاوای تاران لەوێ بردومان کراوە ئەوە دیمەنانێکی ئێوە لەسەر شاشە دەیبینن ئێستا ئەوە کوهەکە دووکەڵێکی بەرز ینی دووکەڵێکی زۆر بەرز دەبێتەوە لەو شوێنێک کە بردومان کراوە هەروەها سوپای پاسداران ڕایگەیاند کە شەپۆلێکی نوێی موشکیان دەست پێ کردووە بۆ سەر با بڵێن لوبنان ینی باشووری لوبنان و ئیسرائیل ئەو شوێنانی کێستا سوپای پاسداران بە تایبەت پێشتر لەم کاتژمێرەی ڕابردوودا حوسیەکانی یەمەنی نیشیان کرد و سوپای پاسدارانیش باز لە شەپۆلێکی نوێ دەکات هەروەها وتەبێژی با بڵێن بڕیارگای ناوەندی خاتم الئەنبیا کە جەخت لەوە دەکەنەوە کە ئەو با بڵێن هێرشە ئۆپەراسیۆنێکی خوان کە ئەوان پێی دەڵێن بەڵێنی ڕاستگۆی ینی وعدەی سادقی 4 بە تەواتی بە سەرکەوتووی کۆتایی پێدێنن و بە زووی دەست بە وعدەی سادقی 5 دەکەن ئەمە قسەکانی با بڵێن وتەبێژی بڕیارگای قەرارگەی ناودی خاتم الئەنبیایە ئەو دیمەنانێکەوە لەسەر شاشەی کورتسات نیوز دەیبینن ئەمە بنکەی سوپای پاسداران ئەو جۆرەی کە میدیاکان باسی دەکەن بنکەی کوهەکە هەروەها هەواڵێکی تریش هەیە کە شوێنێکی زۆر گرنگ باسی دەکەن کە بردومان کراوە ناوچەیەکی پیشەسازیە لە تاران
ناوچەی سەناعی با بڵێن هەوایی تارانە ئەو شوێنانی سوپای پاسدارانە ئەو شوێنانی کە بەڕاستی با بڵێن کاریگەریەکی زۆریان هەیە لە پەرەپێدانی سیستەمی موشکی کۆماری ئیسلامی ئێران. میدیاکان باز لەوە دەکەن کە ئەم شەوی جارێکی تر هێرش کراوەتە سەر ئەو ناوچەیە. ئەو دیمەنانی کە ئێستا بە شێوەی ڕاستەوخۆ با بڵێن ببورن نیم ساعت پێش ئێستاە لەسەر شاشەی کورسات نیوزە دەیبینن. ئەمە ئەو دووکەڵەی کە بەرز بۆتەوە ئەو با بڵین بردومانە زۆری چڕی کە ئێستا لە تاران هەیە. ئەمە کوهەکە وەک باسمان کرد بنکەیەکی و بارگەیەکی گرنگی سوپای پاسداران بووە لەوێ و هەروەها هێرشکردنە سەر با بڵین شارۆچکەیەکی پیشەسازی هەیە بە ناوی ئیستقلال لە ڕۆژاوای تاران لەوێش باز دەکەن دەڵێن دەنگی تەقینەوەیکی زۆر بیسراوە. زۆربەتری ئەم شارۆچکە پیشەسازیانە لە ماوەی ئەم 29 ڕۆژی ڕابردووە بە تەواتی زۆر هێرش کراوەتە سەریان هەندێک لەوانە خاپور کراون بە بیانووی ئەوەی کە ئەم شوێنانە با بڵین سیستەمی درۆنی و موشکی ئێران توانێتی لەم شوێنانە پەرە پێ بدرێت. هەرچەندە با بڵین کۆماری ئیسلامی ئێران تا ڕادەیەک ئەمانە ڕەت دەکاتەوە بەڵام زۆربەی شارۆچکە پیشەسازیەکانی لە تاران لە ئەسفەهان هەمویان بە ئامانج گیراون. هەندێک لەوانە بە ڕاشکاوانە بۆ خۆیان ناویان لەسەرەکە با بڵین کارگای پیشەسازی دروستکردنی درۆن و موشەکن. ئەمە ئەو شوێنانەیە کە تا ئێستا بردمان کراوە. هەروەها هێرش و بردمانەکانی ئەمریکا و ئیسرائیلش بە پێی میدیاکانی ئێران هێشتا بەردەوامە و باسیشم کرد سوپای پاسدارانی ئێران باس لە دەستپێکردنی شەپۆلێکی نوێی موشکی بۆ سەر باشووری لوبنان دەکا بۆ سەر ئیسرائیل و هەر ئەو جۆرەی کە پێشتریش باسمان کرد. ئێستاش سوپای ئیسرائیل لێدوانێکی تازەی داوەتە دەرێ باس لەوە دەکا کە لە یەک هەفتەی ڕابردوو زیاتر لە 100 ئامانجیان پێکاوە کە لەوانە زۆربیان بنکە موشکی و هەروە بنکەی ناوەندی دروستکردنی موشکی بالستین هەروە سەکۆی موشکی بە سەدان سەکۆی موشکی لە ناو چوون با بڵین سیستمی بەرگری ئاسمانی ئێرانیان لە ناو بردووە هەروەها درۆنەکان و هەروەها با بڵین بنکەی کۆگای موشک و درۆنیشیان لە ناو بردووە و بەپێی لێدوانەکەی ئێستای سوپای ئیسرائیل کە باسی دەکا دەڵێ لە یەک هەفتەی ڕابردوو هێرش کراوەتە سەر ئەم ئامانجانە بە ئامانج گیراون لە ناو خۆی ئێراندا. ئەوە ئەو دیمەنانە جارێکتر کە باسی دەکەم ئەو دیمەنانە دەیبینین ئەمە کوهەکە لە تاران ئەمە ڕۆژهەڵاتی تارانە ببوون ئەمە ڕۆژهەڵاتی تارانە چل دقە پێش ئێستایە دیمەنەکانی لەسەر شاشی کورسات نیوز دەبینن. ئەوە گشتی ئەم بابەتە گرنگانە بوون. هەواڵێکی بەپەلە هەیە کە تا دوای پشتڕاستی بکەینەوە بێگومان بەڵام میدیاکانی ناوخۆی ئێران باسی دەکەن ئەوانەی کە پەیوەندیان هەیە لەگەڵ ناوخۆ تا دواتر بە شێوازی ڕسمی ڕانەگەێنرا بەڵام دەڵێن هێرش کراوەتە ینی لەسەر ئیلامی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن بنکەیەکی پاراستنی ئاسمانی بکە ئەوم بخۆیان پێ دەڵێن سایتی پەدافندا هیچ شنە لە ئیلامی ڕۆژهەڵاتی کوردستان بە ئامانج گیراوە فڕۆکەکانی ئیسرائیل و با بڵین ئەمریکا ئەم ناوچیان بە ئامانج گرتووە تا ئێستا دیمەن و ڤیددیۆ ناتوانێتە دەرێ بەڵام لە کاتژمێرەکانی داهاتوو بێگومان ئێمە زۆرتر لەسەرەوە بابەتە ڕادەچین. هەواڵێکی تریشمان هەیە کە دەتوانین لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن سەرۆک کۆماری عێراق ئیدانی هێرشی سەرماڵی سەرۆکی هەرێمی کوردستان نەچیروان بارزانی دەکات لە دهۆک. ئێمە لە درێژەی هەواڵەکاندا باسمان کرد کە تا ئێستا دیار نییە بەڵام هێرش کرابووە سەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان لە دهۆک کە ئەمە بەڕاستی پێشاتێکی نوێیە دەتوانێت زۆر لایەن لە پێشاتێکی مەترسیدار بە ناوی دەبن. هەروەها با بڵێن هەم با بڵێن جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێز قوبات تاڵەبانی و هەروەها سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانی بەڕێز بافڵ جەلال تاڵەبانیش ئەمان ئیدانە کردبوو ئەم هێرشەوە ئەم دائیمە جەخت لەوە دەکەنەوە کە کوردستان دەبێت شوێنێکی ئارام بێ کوردستان شوێنێکی سەقامگیرەوە کوردستان هیچ کات نەبووتە شوێنی هەڕەشە بۆ سەر دراوسیەکانی لەگەڵ ئەوەش کە سەرنجڕاکێشە سوپای پاسدارانیش ئەم هێرشەی ئیدانە کردووە
و باس لەوە دەکات کە دەڵێ دەیانەوێت هەرێمی کوردستان لەگەڵ جیرانەکانیان بەشەڕ بدەن بێگومان دەزانین مەبەست لە چیە بەڵام سوپای پاسارانژ ئەم هێرشانە ئیدانە کردووە ئەو جۆرێکە لەسەر شاشی کورسات نیوز بە هەواڵی بە پەلە دەیبینن با بڵین سەرۆکۆماری عێراق هێرشی سەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێت هێرشە بۆ سەر سەقامگیری ئاسایشی وڵات و جەخت لەوە دەکەنەوە کە عێراق هیچ کات نابێتە هەڕەشا یعنی نابێتە ئەو شوێنی بۆ ململانیکردنی ناوچەیی و دائیمە جەخت لەوە دەکەنەوە کە دەبێت عێراق شوێنێکی سەقامگیر و ئارامی و ئاشتی تێدا بەرقەرار بێت باش دەگەڕێنەوە لای میوانەکەمان لەیلا خان ببوورە زۆر چاوەڕێژ بووی خات و لەیلا بەڵام هەواڵەکان بە پەلە بوون باستان لە جیاوازی پلانی ئەمریکا و ئێران و ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کرد بەڵام ئێستا ئەمە پێشاتێکی گرنگ بوو بە تایبەت هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان بۆ سەر هەرێمی کوردستان لە ڕۆژەکانی سەرەتایی شەڕەوە تا ئێستا هەر زیاتر بووە سروپرتر بووە هەرچەندە با بڵین بارگاکانی حەشتی شەعبیش ئەمڕۆ لە کەرکووک بردومان کران بە ئامان گیران لەلایەن ئەمریکاوە بەڵام هەر دەڕوات ڕێژەی ئەو هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان زیاتر دەبێت بەڕای ئێوە ئەمە چ پێشاتێک دێنێت لە داهاتوودا ئایا هەرێمی کوردستان دەتوانێت لەم چەقبەستویەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە شێوازێک بتوانێت خۆی پارێزێت و بێتە دەرەوە پێش لەوەی کە دوای ئەم پرسیارەتان بەمۆ من ئەو باسە قبلیە شتێکی ئیزافەکەم ئەوی شەوەیە کە دروستە ئەوە بۆ معنان من نەموت کە ئیسرائیل و ئامریکا کولەن سیاسەتی جیاوازیانێ ئەڵێن لە جێگاهەیەک سیاسەتەکانیان هاوبەش نییە بەڵام لە ئەمەڵا لە مەیدانە تا ئەو جێگای کە تا بە ئیمڕۆبینیمانە حتا لە جێگاهایەکی شەگەر بەکو یەکفکردنەکەنەوە بەڵام ئەوە زۆر گرنگە وەکو یەک ئەمەڵەکەن لە مەدانە وەکو یەک ڕفتارەکەن بۆ نمونە هەردووکیان باوریان بەوەی کەشی لەگەڵ کۆماری ئیسلامی شەڕکەین بەڵام ئەگەر ئەمریکا ئەگەر لە بەرژەمەندی ئەمریکا بێ لە جێگایەک لەگەڵ کۆماری ئیسلامیە واردی ئاگربەسێک بێ و ئاگربەساکە بەڵام ئەو شتە لە ئیسرائیلا بۆ شێوە بۆ مەعنا من پێمانیە ئەسەن ئیستقباڵێکەن لەو ئەو حتا ئاگربەسێکە احتماڵن پێش بێ بچینەوە سەر پرسیاری دووەمی ئێوە دیارە زۆر گرنگە منطقەی هەرێمی کوردستان مەخسوسەن ئەمە فقط لەم شەڕانە بووە کە هێرش براتە سەر هەرێمی کوردستان چ لەلایەن کۆماری ئیسلامی چ لەلایەن پرۆکسیەکانی ئەو هێزانەی کە لەگەڵی هەن بە تایبەتە گروپە نظامی میلیشیایانەی کە لە ناوخودی عێراقن وەکو هەشتی شعبی ئەمە مەترسیەکە بۆ هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەی کە مەترسیەکە بۆ خودی هەرێمی کوردستان ئەو دەرفەتیش دروست دەکات کە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا وەکو زلهێزێکە هاوپەیمانی هەرێمی کوردستانە زۆرتر لە ئێرتبات بێت و بە ئەو پاڵپشتیە دەبێت لە کۆمەلگای نێودەوڵەتی بۆ کوردستان دروست بکرێنی ئەتوانێت هەرێمی کوردستان وەکو دەرفەتێک چاوی لێ بکات کە ئەگەر کە لازمە ضروریە زۆر گرنگە کە هەرێمی کوردستانیش وەکو هەرێمێکە بەرحاڵ لەباری ئابووری و لەباری ئەمنیەتی و بۆ وڵاتەکانی کە بۆ وڵاتای ڕۆژاوایی بۆ ئەمریکا بۆ وڵاتای کەنداوە تەنانەت بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین زۆر گرنگە هەمووی ئەو وڵاتانە دەبێت هەرێمی کوردستان ئەویان پێ بسەلمێنێ پیان بڵێت و بەکو شتێکە عملی بێت واقعی بێت دەبێت تەقازای ئەوە بکات کە دەبێ هەرێمی کوردستان لەباری نظامی و قەویتر و قەویتر بێت ئەوەندە کە خودی هەرێمی کوردستان بتوانێت لە خۆی دفاع کات ینی هەرێمی کوردستان نەبێ بە مرکزی ململانەی کۆماری ئیسلامی و ئیسرائیلیا هێزەکانی کە بەڵکو هەروە کە بۆ خۆتان ئاماژەتان کرد زۆر گرنگە کە ئەو سەقامگیریە و ئەو هێمنیە لە هەرێمی کوردستان بمێنێتەوە ینی فقط بە ئێلامیە و بەوەی کە ئاعتراز بکەن و ئیدانەکەن نابێ ڕازی بن دەبێ وابێت کە کۆماری ئیسلامی نەتوانێت دەخێتی کە یا بۆ وەختێکی کە لە قەیرانی کە ئەو شتە تێکرار کاتەوە زۆر گرنگە لە ناوخودی هەرێمی کوردستانی نوعێک هاوزوانی هاوقسەی بێت بە بەنسبەت دەوڵەتی نێوەندی عێراقیش دەبێت ئەو هەڵپشتیەی بە سوورەتی عینی واقعی لە هەرێمی کوردستان بێت کە ئەم ناوچە سەقامگیرە کێشی دووچاری کێشە و قەیران نەبێت. بەڵێ باشە خاتوو لەیلا مرۆتی پسپۆری با بڵێن کاروباری زانستی سیاسی هەروەها شۆڤەکاری سیاسی لە هێلسینکی فینلاندا لەگەڵ ئێمە بووی زۆر سپاس هیوادارم هەر سەرکەوتوو بن. بەڵێ بینەرانی ئازیز بابەتێکی گرنگ هەیە کە لە سەرەتا کە باسمان کرد بابەتی گەروی بابلمەندەبە ئێستامە گرافیکێکمان ئامادە کرد و دواتر دەچینە تاران
باشە تا گرافیکەکە ئامادە دەبێت. ئەمڕۆ حوسیەکانی یەمەن کە زۆر باسمان کرد گەروی بابلمەندە بکە یەکێک لە ڕێڕەوە گرنگەکانی ئەنێرژیە زۆر ناوچەیەکی گرنگە بە تایبەت بۆ دنیا بۆ ئابووری دنیا کە ئەوە دەبێتە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئابووری دنیا حوسیەکان باسی بکەن ینی ئەگەر هێرش بکەنە سەر ئەو ناوچەیە دیارە و لە درێژایی ئەم 28 ڕۆژ 29 ڕۆژ شەڕەدا بە تەواتی دەبینین وردە وردە هەر دەڕوا ناوچەکە بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو تووشی قەیرانێکی گەورە دەبن ینی تەنیا بابەت ئێستا کە دەبینین شەڕی ئێران کە ئەمریکا و ئیسرائیل هەرش دەکەنە سەر ئێران تەنیا بە ئێران نەبەسراوەتەوە هاوکات لەگەڵ ئەوە عێراق ئەوە یەمەن دەستی پێکرد ئەوە لوبنان ینی بابەتەکە بابەتێکی با بڵین بەرفراوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم دیمەنەش دیمەنێکی تازەی تارانە ئەم دیمەنانی کە لەسەر شاشە دەیبینن ئەم وێنانێک کە دەیبینن ئەوە تارانە بردومانی فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە بۆ سەر تاران تازە هاتووتە دەرێمە ئەم با بڵین وێنانە ئەمە نوێترین وێنەی ئەوانێک کە لەسەر شاشەی کورسان نیوزیەوە دەیبینن دواتری پێشیش باسمان کرد کە بە چڕی تاران ئەمڕۆ ئەم شەو ئێستاش لەژێر بردوماندایە بە تایبەت هەم لە ڕۆژهەڵات هەم لە باکوور هەم لە ڕۆژاوای تاران زۆر شوێن بە ئامان گیراون بە تایبەت یەکێک لەو شوێنە چەند شوێنی گرنگ یەکێک لەوانە با بڵین بنکەی ئەتۆمی پارچین بوو یەکێک لەوانە با بڵین ناوەندێکی گرنگی سەربازی سوپای پاسداران بوو لە کوهەک وەکی دی ناوەندێکی تری پێگەی دروستکردنی کۆگای دروستکردنی موشک و کۆگای درۆنەکان لە تارانەمە و شوێنانی کە باس دەکرێن تا ئێستا بە ئامان گیران هەروە شوێنێکتر کە باسمان کرد باسی ینی ئەوانێک کە ڕاگەیاندەکان باسی دەکەن ئیلامە ینی ئیلامیش لەوێ با بڵین سەکۆیەکی موشکی واروەها سیستمی بەرگری ئاسمانی سوپای پاسداران لەوێ بە ئامان گیراوە لە شنەی سەر بە ئیلامی ڕۆژهەڵاتی کوردستان باس لەوە دەکرێت کە دەنگی تەقینەوەی گەورە لە تەبرێز بیسراوە کە دەکاتە باکوور ڕۆژاوای ئێران لە تەبرێزیش دەنگی تەقینەوە بیسرا بەڵام تا ئێستا دیار نییە چی بووە وەزارەتی ناوخۆی عێراقیش با بڵین لێدوانی هەبووە باس لە بردومانەکەی مووسڵ دەکات کە لەسەر مووسڵ بردومان کراوە لە مووسڵدا ئەفسەرێک و کارمەندێکی پۆلیسیش کوژاون یعنی باسی چی دەکەم دەبێت باسی بکەم کە هێرشەکان هاوکات لەسەر تاران هاوکات لەسەر مووسڵ لەسەر بەغداد لەسەر کەرکووک ینی شەڕێکی هەمەلایەنەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا کە ئەمریکا و ئیسرائیل پێشڕەوی ئەم شەڕە دەکەن لە ڕۆژانی ڕابردووش زۆر بەڕاشکاوانە با بڵین بەرپرسانی ئێران باسییان دەکرد کە ئەگەر نیەتێک هەبێت بۆ با بڵین ڕوخانی ئەم ڕژیمەیە ئەگەر نیەتێک هەبێت بۆی کە بیانێ بەهێزی زەمینی هێرش بکەن یا ئەوی کە ئەم شەڕە درێژە بدات ئەوان بە دڵنیاییەوە ناوچەکە دەکەنە دۆزەخێکی گەورە بۆ ئەمریکا و ئیسرائیل ئەمە وتەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بوو. بەڵێ ئەو جۆرە باسمان کرا و دیمەنانی کێسا لەسەر شاشی کورسادنی و زە دیمەنی تازەش دێن ئەمە وێنەی دیمەنی کەمێک پێش ئێستەی تارانە بێگومان دیمەنی تازەش دێتە ئەمە تازەترین دیمەنە لە هێرشەکان بۆ سەر تاران سەعاتێک پێش ئێستاە تازەترین دیمەن کاتونەت سەر میدیاکانی با بڵێن هەم ناوخۆ هەم دەرەوەی ئێران بڵاو بوونەتەوە دیمەنی چەند سەعاتێک پێش ئێستای تارانە بردومانەکان بۆ سەر تاران بە چڕی بەردەوامن هەروەها ئاژانسی فرانس پرێسیش باس لە بردومان لەسەر ئیسرائیلیش بۆ سەر ئیسفەهانیش دەکات ینی ئەم دوو پارێزگای تاران و ئەسفەهان ئەم شەو بە چڕی بردومان کراون هاوکات لەگەڵەوەش بابەتێک تریش هەبوو باسی ئەوە دەکەن کە لە ئیلامیش ینی ئیلامیش ینی بردومان کراوە هەر لەم چەند ساعتی پێش ئێستا بەرەبەیانی ئەمڕۆژ عراکیش یەکێک لە ناوەندە گەورە ینی ناوەندە گرینگەکانی دروستکردنی ینی با بڵین پیشە سازی لە ئێرانە بە تایبەت بۆ هەم بابەتی هەستەیە هەمیش موشکی دامەزراوەی ئەتۆمی ئاوی قورسیش بە ئامان گیرا بوو کە بابەتێکی زۆر گرینگە
ینی وردە وردەیدی هێرش بۆ سەر ژێرخانەکانی ئێران خەریکن چڕتر دەبن زیاتر دەبن بۆیە ئەمە بابەتێکی گرینگە پێشاتێکی گرینگە سەرڕای ئەوەی کە باس لە دانوستاندن دەکرات لەگەڵ ئەمریکا و ئێران سەرڕای ئەوەی کە ترامپ بە بەرداوامی دەڵێ ئێرانیەکان پێیان خۆشە دانوستاندن بکەن بەڵام بەرپرسانی ئێران ئەمە بە با بڵێن بە توندی ڕەت دەکەنەوە دەڵێن ئەوەی کە شکستی هێناوە ترامپە ئەوەی کە تا ئێستا نەیتوانیوە ئێران داگیر بکات و ڕژیم بگۆڕێت چونەوەن دەڵێن ئێران بە تەما بوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی بگۆڕێت بەڵام نەیتوانی بۆیە سەری لەبەر درراوە ئێستا ترسا و دەوێت دانوستاندن بکە ئەمەش قسەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێرانە ئەو دیمەنانەی دووبارەی دەکەم ئەو دیمەنانی کە ئێستا دەیبینین لەسەر شاشەی کورسات نیوز تازەترین دیمەنن لە تاران پایتەختی ئێران با بڵین ئاگرێکی زۆر بەرزە دووکەڵەکەشی زۆرەوە ئاسمان ڕووناک دەکاتەوە ینی بازلۆلەکێت بەڵکو و فڕۆکەی بیتووی ئەمریکی هێرشیان کرد بە بردمانیان کردبێتە سەر ئەو ناوچانە بەڵێ بابەتێکی تر کە زۆر گرینگە بەتابەت لە شەڕی 12 ڕۆژەشدا زۆر گرنگی پێدرابوو بابەتی بڵاوبوونەوەی با بڵین کە هێرشکردنە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران کە دەتوانێت مەترسی بڵاوبوونەوەی با بڵین تیشکی ئەم کە با بڵین بنکە ئەتۆمیانە کە بردومان دەکرێن تیشکێک بڵاو دەبێتەوە تیشکێک بە ناوی تیشکی رادیۆئەکتیڤ کە بە ڕاستی زەرەرزیانێکی هەم لە کوردمەودا هەم لە درێژمەودا بۆ سەر سروشتی ئەو ناوچەیە بۆ سەر هاوڵاتیان و ئەو ناوچەیە دەبێت مەترسی دەڵێن لەسەرەوەی هەرچەندە تا ئێستا ئاژانسی وزەی ئەتۆمی لە شەڕی 12 ڕۆژەشداوە لەم شەڕشدا تا ئێستا باس ئەوە نەکراوە کە بەڵێ لەم هێرش و بردمانانەدا تیشکی رادیۆکتیڤی بڵاو بۆتەوە تا ئێستا باز لەوە نەکراوە بەڵام ئەمەش یەکێک لە ئەگرەکانەوە یەکێک لە مەترسیەکانە نازانم هاوڕێن ئەگەر ڤیدۆواڵەکە ئامادە بێت ڤیدۆواڵێکی گرینگمان هەیە بەڵێ ڤیدۆواڵێکەیە من باسی شتمان کرد بینەران باسی گرینگی گەروی بابلمەندەب گەروی هورموز بە درێژایی ئەم 29 ڕۆژە بە چڕی باسمان کرد کە یەکێک لە گەورەترین ڕێڕەوە ئەنێرژی و ئابوووریەکانی دنیاە بەڵام ئێستا باس لە گەروی بابلمەندەب دەکەین جا پێشەوەی بازانە بکەم هەندێک دەمێ باسی مێژوەکەی بکەم کە دەڵێن مەندەب ینی فرمێسکەکان ینی فرمێسک بابیش دەرگای ینی دەرگای فرمێسکەکان چیرۆکەکەی دەگەڕێنەوە بۆ هەم سەردەمی ئیسلام کە دەڵێن لەم سەردەمەدا کاتێک کەشتیەکان ویستویانە بەم ناوچێدا بڕۆن بە حکمێکە هەم دزی دەریایی لێبوو بە حکمیەوەی کە لەو ناوچەیە شەڕ ینی نیان دەتوانانی بەم ناوچێدا بە ئاسانی تێپەڕ بن یەکێک لە هۆکارەکانیەوە یەکێکی تریشی باز لەوە دەکەن کە لە زەریای هێندەوە کاتێک کە شەپۆلێکی زۆری با دێ لەم ناوچەیە دەسوڕێتەوە لە زەریای هێندەوە شەپۆلێکی زۆر لەم گەروی بابلمەندەب دەدا دەبێتە هۆی گێژەڵوکە و دەبێتە هۆی خینکانی کەشتیەکان بۆ ئەمە هەموو کاتێک ڕوونادا لە ساڵێ چەند جارێک ئەم شتە ڕوودا بۆیە نێویان ناوە بابلمەندەب ئەوە با بڵێن چیرۆکەکەیەتی چیرۆکی ناوەکەیەتی ئێستا بینە سەر ڕێڕەوێکی گرنگی ئەنەرژیەوەی کە چی تێدا تێپەڕ دەبێت درێژایەکەی 50 کیلومترە لەم 50 کیلومترە خۆ بە هەموویدا ناتوانن تێپەڕ بن چون دەبێت ئاوەکە قوڵایی ئاستی ئاوەکە دیاری دەکات کە کەشتیەکان لەکوێدا بڕۆن کەمترین پانیەکەی 26 کیلومترە هەروەها زۆرترین قوڵیەکەی 186 تا 190 کیلومتریش قوڵایی هەیە مەترسی لەسەر بابلمەندەب دەبێتە هۆی چی ینی هاتنی حوسیەکان بۆ گۆڕەپانی جەنگ یەکێک لە مەترسیەکانە چون حوسیەکان بە خۆتان دەزانن لە چەند ساڵی ڕابردووشدا هێرشیان کردوت سەر کەشتیە با بڵێن کەشتی ئەمریکایی هێرشیان کردوتە بخۆیان دەڵێن سەر کەشتی ئیسرائیلی هێرشی با بڵێن بە ئۆپراسیۆنیان بە هلیکۆپتێر چون نیشتونەتە سەر کەشتیەکان بۆی ئەوە مەترسیەکی زۆر گەورەیە هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ سەر ئەو گەروە پێگەی جوگرافیاکەی دەکەوێتە کوێ پێگەی جوگرافیاکەی دەریای سوور بە کەنداوی عەدەن و ئۆقیانوسی هەندیا بڵێن زەریای هەندی دەبەستێتەوە بۆیە شوێنێکی زۆر زۆر گرینگە لە باکووری خۆشیەوە بە کەناڵی سوێزدا دەریای ناوەڕاست دەبەستێتەوە کە دێتە دەریای ناوەڕاست دێتە دەریای سوور لە دەریای سووریشەوە با بڵین بەرەو
کەنداوی عەدەن و بەرەو زەریای هێن دەڕوا ناوچەیەکی زۆر گرینگە لە نێوان نیمچە دوورگەی سعودیە و باکووری ڕۆژهەڵاتی ئەفریقایە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە گرنگیەکەی زیاتر ببێت. هەم گەروی هورموز هەم گەروی بابلمەندەب دوو ڕێڕەوی گرنگی ئەنێرژین. ئەمە پێگەی جوگرافیاکەی و زانیاریە گشتیەکان. ئەگەر هاوکارانمان چینە لاپەڕەکەی تر لەوێ باس لەو شوێنانە دەکەین کە ئەو وڵاتانی کە هاوسنووری یەمەن، جیبۆتی و ئەریترا، ئەمانە وڵاتانی باکووری ئەفریقان، جیبۆتی و ئەریترا. جیبۆتی ئەرە جۆرێ دەزانن فڕانسیەکان کاتی خۆی کە هاتن ئەویان داگیر کرد، دواتر لەو ناوچەیەمانەوە پێیان و جیبۆتی ساڵی 1970 جیبۆتی وەک وڵاتێکی سەربەخۆ دایانمەزران. ئەمە ئەو وڵاتانە کە هاوسنووری لەگەڵ یەمەن و جیبۆتی و ئەریترا. دوورگەکان چەند دوورگەیەکی گرنگکەیە لەوێدا، یەکیان سێدانن، یەکیان حەوت دوورگەیە، دۆمیرە و مایۆن. ئەم دوورگانە زۆر گرنگن، ڕێک وەکو ئەگەر بمانەوێ با بڵین تەشابوهێکی بکەین بە دوورگەی خارگ، چون خارگیش دەکەوێتە ناوەڕاستی با بڵین گەروی هورمز بۆیە دوورگەیەکی زۆر زۆر گرینگە. ئەم دوورگانەش هەر لەوێ هەمان گرنگیان هەیە، چونکە دەتوانن کۆنتترۆل لەسەر ئەم گەروە دروست بکەن. ئەم سێ دوورگەی لەوێدان پێگەکەی کە چوارەم گرنگترین ڕێڕەوی دەریاییە لە جیهاندا، گەروی بابلمەندەب. ئەمە زۆر زۆر بابەتێکی گرینگە. هەروەها 4 میلیۆن بەرمیل نەوت ڕۆژانە، ئەگەر ئەمە بەس نەوتە، ئەگەر با بڵین بابەتە نەوتیەکانیشی لێ زیاتر بێ تا 6 میلیۆن تا 7 میلیۆن زیاتریش دەبێت. بەڵام 4 میلیۆن بەرمیل نەوت ڕۆژانە لەو گەروەدا تێپەڕ دەبێتەوە. با بڵین بازرگانی دەریایی نەوت بە ڕێژەیەکی زۆر، ینی لە ڕێژەی لە 112 لەم گەروە تێپەڕ دەبێت. هەروەها لەمانەش پێشگە لەم بابەتی نەوت و گازوەمانە نەوت کۆنتینەر و غازی سروشتی و زۆر کاڵاش هەر لەو گەروەدا تێپەڕ دەبن. ئەو شتانێک کە بۆن منە لە ئوروپاوە گەرمێرە بۆ ڕۆژهەڵاتی ناوەست و بۆ شەرقی ئاسیا، هەر لەو گەروەدا زۆر بابەتی گرنگکێ بەناوی کۆنتینەر و غازی سروشتی و کاڵا. ڕێڕەوی بازرگانی نێوان ئاسیا و ئەوروپا و ئەفریقایە. ئەوە بۆیە دەبێتە هۆی ئەوەی کە گەروی بابلمەندە ببێتە چوارەمین گرنگترین گەروی لە دنیادا. نەوت و بەرهەمی نەوتی لە کەنداوە بۆ ئەوروپا و لەوێشەوە بۆ ئاسیا با بڵین تێپەڕ دەبێت، بۆیە گرنگیەکەی زۆر زۆر لێرەدا زیاتر دەبێت. ئەوەش هەم پێگەکەی بوو، هەم ئەو وڵاتانی کە هاوسنوورین لەگەڵی لە گەروی بابلمەندەب. ئەگەر لاپەڕێتر مابێت هاوکارانمان، ئەمە باسی ئاستەنگەکان دەکات کە گەروی بابلمەندەب ئەگەر ئەو ئاستەنگیانی توش بێت دەبێتە هۆی چی؟ چون ئێمە وتمان چوارەمین گەورەترینە بۆ ڕێڕەوی دەریایی لە جیهاندا. ئاستەنگیەکان گرنگترین و با بڵێن زۆرترین هەڕەشەکە لە سەرەتی یەکیان هەڕەشەی حوسیەکانە، حوسیەکانی یەمەن. ئەوەی تریان ئاستەنگیە لە بازرگانی گیان، یعنی ئەگەر ئەم گەروە دا بخرێت ئاستنگی ڕاستەوخۆی دەبێت لەسەر بازرگانی جیهان. بازرگانی ناکرێت ئەو وڵاتانی کە باسمان کرد لە کەنداوە بۆ ئاسیا، لە ئاسیاوە بۆ ئەوروپا، حتا لە ئەوروپا بۆ ئافریقا، هەموو ئەمانە تووشی کێشەی گەورە دەبن. دوو ینی دوورکەوتنەوەی ڕێڕەوە کەشتیەکان خەریتە نیە لەوێ دەنا نیشاندان. ئەگەر ئەم ڕێڕەوە بگیرێت، ئەم ڕێڕەوی با بڵین ئەم گەروەی بابلمەندەب کە لە قەنات ینی لە کەناڵی سوێزەوە دێتە دەریای سوور، لەوێشەوە دێتە گەروی بابلمەندەب، ئەگەر ئەم ڕێڕەوە بگیرێت مەجبورن بە سەر تاسەری ئەفریقاوە دەور لێدەنەوە بێن با بڵین کەشتیەکان، با بڵێن ئەو کۆنتینەرە گەورانی کە کاڵایان هەیە بێن تێدا دەرباز ببن. بۆیە ئەوە بابەتە گرنگەکانی لەسەر گەروی بابلمەندەب بوو باسمان کرد، گرنگترین بابەتەکانی بوو لەسەر بابلمەندەب. باش، ئێستا ئەوکارانم دەڵێن هەندێک دیمەنی ڕاستەوخۆی تەل ئەبیب هەیە، ئەگەر بێنە سەر شاشە نوێترین دیمەنە، دیمەنی پێش ئێستاە ڕاستەوخۆ نییە کە بەڵێ ئەمە باشووری ئیسرائیلە، هەرە و هێرشە موشکیەکانی ئێرانە بۆ سەر
بۆ سەر باشووری ئیسرائیل پێش ئێستا باسمان کردبوو کە سوپای پاسداران وتی شەپۆلێکی نوێی موشکیمان دەست پێ کردووە بۆ سەر باشووری ئیسرائیل وا دیارەوە موشکەکان تازە گەیشتون. ئەو موشکە تازانەی ئێران کە خۆشیان باسی دەکەن نوێ لە چەند ڕۆژی ڕابردوو لە 1-2 هەفتەی ڕابردوو بەکاریان هێناوە بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر باشووری لوبنانیش دەتوانن 3 تا 4 جار شوێنی خۆیان بگۆڕن بۆی نەکەونە بەر هێرشی سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل. ئەمە ئەم دیمەنانە دیمەنی نوێی باشووری لوبنانە هێرشی موشکی دەکرێت بۆ سەر باشووری لوبنان. موشکەکە ئەو جۆری کە دەیبینن چەند کڵاوەکێکی هەیە کە کڵاوەکانی لە ئاسمان بەردەدات و بەرەو باشووری لوبنان دەڕوات. بەڵێ هەرو جۆرەی نیشانماداناوانە هێرشەکان بۆ سەر باشووری لوبنان دەست پێکراون هاوکات هێرشەکان بۆ سەر تاران و بۆ سەر ئەسفانیش بەپێی ئەوەی کە میدیاکان و تایبەت فرانس پرێسیش باشی لەوە کرد کە چەند هێرشێکی بەرفراون بۆ سەر ئیسفان و بۆ سەر تاران کراوە و سوپای پاسدارانی شەپۆلێکی نوێی هێرشی موشکی بۆ سەر باشووری لوبنان ڕاگەیان نوێترین دیمەنەکان بوون بۆ ئێمان ڕاگواستەوە چاوتان لەسەر شاشەی کورتسات نیوز بێت هەر هەواڵێکی بەپەلە هەواڵێکی نوێ هەبێ پێتان ڕادەگەێنین. ئێستاش هاوکارمان سامانی سلەیمانی لە تاران بە ئاوایەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. سامانە و کاتت باش سامانە و کاتت باش دەنگ و هەموو شتێکمان گوێمان لای توێ سامانگیان پێمان بڵێ لە تاران ئێستا چی ڕوودەدات بارودۆخەکە چییە فەرموو. وەزان سڵاوت لێبێ سڵاو لە بینەرانمان ڕاستەکەی ئەوەیە کە هەروە کە تۆ تا ڕادەیە گوێم لێ بۆ ئاماژەت پێدا ئەم شەو ئەتوانم بڵێم سێم شەوی شەپۆلێکی نوێی هێرشەکانە بۆ سەر ئێران بەگشتی و تاران بە تایبەتی کە بەڕاستی ئەتوانم بڵێم لە ڕووی ژمارەی ئەو موشەکانە و ئەو ڕێژە هجوومەی کە کراوەتە سەر تاران و بە تایبەت ئەتوانم بڵێم تاران و کەرەج وەکو دوو گەورە شاری ئێران کە لە پەنای یەکەوە من تقریبەن هیچ سنوورێکیشانیە پێکەوە بێوێنە بووە ئەوەی ئەم سێشەوە ڕوویداوە بە تایبەت دوێشەوە و پێرەشەوە ئەوەتا ئەم شەو جارە هێشتا کاتێکی زۆرمان تا بەرەو بەیانی وە ئەو شتێکی خەڵکی تاران و کەرەج و چەند شارێکی تری ئێران لەم سێشەوە لەم دووشەوەی ڕابردووە بە تایبەت دوێشەوە پێرەشەوە تەجروبەیان کردووە ئەزمیان کردووە لە ماوەی ڕابردووە لەم 4 هەفتە زیاتر لە 4 هەفتەی شەڕا بێوێنە بووە هەم لە ڕووی ژمارە ئەو موشەکانە و کاڕاستەی شارەکە کراوە هەم ئەو دەنگانەی کە بیستراوە بەرزی دەنگەکان هەم ئەوەی کە شەوی ڕابردوو بە تایبەت سەرڕای ئەوەی کە بارانێکی زۆریش بە شارەکە باری بەڵام لە زۆر ناوچەی تاران خەڵک باسییانەوە کرد کە تا چەند سەعاتێ دوای کۆتایی هاتنی هێرشەکانیش دەنگی بۆنی باروت هستی پێ ئەکرا لە ناو شارەکەەوە گۆڕانکاریەکی تریش کە ڕووی داوە لەم دووشۆی ڕابردووە بە پێچەوانەی هێرشەکانی پێشووتر کە زۆرینەی شوێنەکان شوێنی سەربازی بوون لەم دووشەوە لە ناوشاری تاران وە شوێنە مەدەنیەکان بەڕاستی یەکێک لە ئامانجە سەرەکیەکان بوون ئامە سەرڕای ئەوەی کە
لەم دووسێ ڕۆژێ ڕابردووە لە چەند شارێکی تری ئێران کە ئەتوانم بڵێن زیاترین جەخت لە شارەکانی تەبرێز بووە لە ئەسفەهان بووە دوێ شەو لە ناو شاری زەنجان تەجروبەیەکی تری نمونەیەکی تری هێرشەکان تۆمار کراوە لە هەمان کاتدا لە کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە سەرڕای ئەوەی کە چەندین شاری تری ئێران بە تایبەت لە باشووری ئێران بەردەوام لەم سێ ڕۆژا و ئەمڕۆ بە تایبەتی هێرشەکان لەسەریان بەردەوام بووە هەڕەشەی بەرپرسانی ئێرانیش بەردەوامە بە تایبەت دوایەوەی کە دوێنێ چەند ناوچەیەکی پیشەسازی و ژێرخانی ئابووری ئێران کرانە ئامانج بەرپرسانی ئێرانی لە ئاستی باڵا هەڕەشەی تۆڵە سەندنەوە کەنواڵێن تەنانەت ئەو هێرشانش کە دوێشە و کردویانە لەسەر ناوچەیەک لە وڵاتانی عەرەبی لە ناوچەکە و لە ئیسرائیلیش تەنها هۆشداریەکی سەرەتایی بووە واڵێن ئەگەر بێت و هێرشکردنە سەر ژێرخانە ئابووریەکان بەردەوام بێ ئەتوانێت هێرشەکانی ئەوانیش شێوەیەکی تر یەکلایی بکاتەوە بابەتەکە ئەمڕۆ ئەمەمان نەم لە وەزیری دەرەوە بیستە بەرپرسانی سەربازی ئێران بیستووە بابەتێکی تریش کە ئەتوانم بڵێم پەیوەندیدارە بە هەرێمی کوردستانەوە دەنگدانەوەی زۆری بۆ لە چەند سەعاتە بابەتی هێرشەکەی سەرماڵی سەرۆکی هەرێم بووە لە دووهۆ کە لەم یەک سەعاتە ڕابردووە هەم سوپای پاسداران و هەم وەزیری دەرەوەی ئێران هەردووکیان لە دوو پەیامی جیاوازدا هەم ئیدانەیان کردووە و هەم داوای ئەوەیان کردووە کە هەموو لایە پێکەوە هەوڵ بدەن کە ئەمن و ئاسایشی ناوچەکە لە ڕێگەی خۆیانەوە لە ڕێگەی وڵاتانی دراوسێ و پارێزن وەزیری دەرەوە ئێران لە پەیامەکەی خۆیدا کە چەند دقە پێش ئێستا بڵاوبەوەڵێکە ئەوە یەکێک لەو کارانەی کە ئەو بە ئەڵای درۆین ناویەباڵە لەلایەن ئیسرائیلەوە خەریکە جێبەجێ کرێ بۆ تێکدانی پەیوەندیەکان وازانی پێشتر ئێران لەم هەڵوێستێشی لەسەر سێ هێرشی جیاواز کە بۆ سەر خاکی تورکیا کرا ئەم هەڵوێستەی ڕاگەیاند و ڕایگەیان کەمە لەلایەن ئیسرائیلەوە بۆ تێکدانی پەیوەندیەکانی نێوان ئێران و وڵاتانی ناوچەکە بەڕێوەچێت. بەڵێ باشە سامان یەک دوو پرسیارمە یەکیانەوە کە ئێستا کە تۆ دەنگی بابڵین سیسمی بەرگری ئەسمانی لە ئێران لە تاران ئێستا لەم چرکە ساتەدا دەبیسرێت؟ تقریبا ساعات پێش ئێستا و بەڕاستی سەرەتا دەنگی تەقینەوەکانە کە خەڵک هەستی پێەکەن و ئەیبیسن دوای ئەوە دەنگی سیستمی بەرگری ئەبیسرەوە سەرڕای و هەموو هەواڵانش کە ئێران لە ناوچە جیاوازەکان لەم چەند ڕۆژا بڵاوی کردوێتەوە کە چەند درۆن و فڕۆکەیەکی ئەمریکایی توانی وە بپێکە یا وایە لێ بکە ئاسمانی ئێران بەجێدەڵێن بەڵام کەمپنی ژمارە ئەمانە لە شاری تاران بووە بەڵام بەگشتی سەبارەت بەم شەپۆلەی ئەم شەو تقریبا زیاتر لە 20 دقە بۆ 25 دقە بێکە ئەوەکان بە تەواوەتی کبوون و ئەڕێ بەڕاستی چاوەڕوامی بزانین تا سەر لە بەیانی تا دەمە بەیانی چی ڕۆدا بەپێی ئەزمموی شەوانی ڕابردوو پێرەشە و سعاسی دەمەبیانی دەسی پێکرد هجوومەکان سەرتاران دوێ شەو تقریبا سەختترین حاڵەتی سعات یەکی شەو بوو و بەڵام ئەم شەو زووتر کەم بەشی یەکەمی دەسی پێکرەوە ئەو چاوەڕوانی لای خەڵک دروست کردووە کە ئایا تا دەمەبیانی چیە بێمە لە کاتێکدایە کە هۆزان خەڵکی ئێران بەپێی ئەزمموی ئەم 4 هەفتە ئەتوانم بڵێم گەیشتوێتەوە نەتیجە کاتێکە بازارەکان لە ئەمریکادا ئاخرێ لە ئێواری تقریبا یا لە شەوی هەینی بە دواوە تا سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە زیاتر لە ڕۆژەکانی تر چاوەڕوانی هێرشە ئاسمانیەکانەکەن و ئەم دوو ڕۆژەیش لەم حاڵەتە بەدەر نەبووەوە ئەمە تا سبەی شەویش بە شێوەی ئەزمموی چەند ڕۆژی ڕابردووە چەند هەفتەی ڕابردوو بەردەوامە و لە هەمان کاتیشدا ئەبێ ئاماژە بەوە بم کە بەرپرسان هەوڵێکی زۆرە دەن کە بەڕاستی ئەو دڵنیاییە بە خەڵک بدەن کە خەڵک نیگەرانی دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خۆیان لەبن چونکە لە هەفتەی یەکەمی شەڕەکان بابەتە ترس و دڵەماوەیەکی زۆری لەناو خەڵکا دروست کردبوو بەڵام تا ئێستا لانی کەم لە شارە گەورەکان حکوومەت توانیوێتی بەباشی ئەم بابەتە کۆنتترۆل بکە و لە هەمان کاتدا ئەتوانم بڵێم تا ئێستا کارەبا و ئاو گاز و ئەوانش بەباشی کۆنتترۆل کراوە تەنها شتێکە گرفتی دروست کردووە خەریکە ئەم شەو ئەوێتە یەک مانگ بەڕاستی بابەتی ئینتەرنێتە بە تایبەت ئەو کەسانەی کە بەڕێگەی ئۆنلاین یا ئیشوکاریان بە جۆرە لە جۆرەکان پەیوەندیدارە بە ئینتەرنێتەوە لای ئەوان بەڕاستی ئەمە بابەتێکی زۆری دروست کردووە ئەمڕۆ بەرپرسانی ئێرانی بەڵێنی ئەوەیان داوە لانی کەم بۆ ئەوانەی وە ئیشیان بە ئینتەرنێتە ئەو بابەتە لەم هەفتا بە جۆرە لە جۆرەکان یەکلاییکەنەوە بە شێوەیەکی سنووردار تا ڕادەیە کراوەتەوە بۆ پەیام لێرەن بۆ بەشێک لەوانەیە کە ئیشەکانیان ڕاستەوخۆ هەیە بۆ نمونە لە ژووری بازرگانی تاران ژوورێکی تایبەت دانراوە بازرگانەکان بتوانن لەوێەوە ئیشەکانی خۆیان جێبەجێ بکەن بەڵام بەڵێن درراوە لەم هەفتەیان بابەتە تا ڕادەیە باشتر بەڵێنی ئەویان داوەکە. باشە سامان باسی هەوڵی بەرپرسانت کرد لە ئێران تا ئێستا
دیار نییە ینی ڕێژەیەک بووە یان ئایا بووە یان نەبووە لە ناو شارە گەورەکان بەتایبەت هیچ کۆچێک بووە بەتایبەت چون لە شەڕی 12 ڕۆژەدا بینیمان زۆربەی خەڵکی تاران بەرەو باکووری ئێران ڕۆیشتن تا ئێستا حاڵەتێکی وا هەبووە لە شارە گەورەکان باسیەکەی ئەوەیە کە ئێمە لە ئێستادا دووشت کەوتووە بەسەر یەکە هۆزان تۆ خۆت باشتر دەزانی لە پشۆکانی نەورۆزی شاین لە ناوەڕاستیین هەفتەیەکی تێپەڕیەوە هەفتەیەکی ماوە لە نەورۆزە شارە گەورەکان ئێران بە تایبەت زۆر چۆڵە بن فەسڵی سەفەرکردنە ئێستا شوای لێ هاتووە کە بەڕاستی چۆڵبوونەکەی شارە گەورەکان بە تایبەتاران کە لەژێر هێرشێکی زۆر چڕوپڕدایە وەکو نەورۆزەکانی پێشوو لەوانەشە زیاتر بێ بە تایبەت لەم دوو ڕۆژات دیسان بەپێی ئەو خەبەرانەی کە بڵاوە بێتەوە بۆ نمونە لە پێرێکەوە تا ئێستا کە من لەگەڵ تۆقسەکەم 3 جار لانی کەم جادەکانی تاران بۆ باکووری ئێران بۆ شمالی ئێران یەکلایەنە کراونێتەوە ئەو لایەندا خستووە لە شمالەوە کە خەڵک زیاتر لە تاران بە ئاسانی توانن بەرەو شمال بڕۆن ئەو شتە ڕووی داوە زیاتر ڕویان کردووە لە شمال و چەند پارێزگایەکی تر 4 پارێزگا و پارێزگای قەرەباڵغ ناوی هاتووەی دوان یان سیان یان ئەتوانە بڕن لە شمالی ئێران زیاتر بۆ نمونە پارێزگای هەبەدانە و چەند پارێزگایەکی تر ئەمانە خەڵک زیاتر ڕویان تێکرۆ بەڵام ئەم جارە زانین هێرشەکان زۆر بەربڵاوە یانە ئەوە نییە کە تۆ بڵێ وەکو شەڕی 12 ڕۆژە زیاتر یانی لە 5 هێرشەکان تاران بێت و شوێنەکانی تر ئارام بن ئەمە وای کردووە کە خەڵک بەڕاستی ترسیان بێت بە تایبەت بۆ سەفەرکردن لە ناو جادەکان خۆیان جێگای مەترسی بەڵام سەرەڕای ئەوە بەڵێ ئەو چۆڵیە بە تایبەت دەمۆ ئێواران کە ئیتر هەوا تۆزە تاریکەکان لە شارە گەورەکان تقریبا ئەتوانم بڵێم زۆر هەستی پێکرێەوە خەڵک باسی ئەماکەن بە گشتیشەوە چۆڵیە بینەوە هەرچەند حکوومەت هەوڵی داوە بەکردنەوەی بەشێک لە دایرە حکوومیەکان و ئەو شوێنانەی کە فەرمانگە و ئەو شوێنانن کە پێداویستی ڕۆژانەی خەڵک بەدەست ئەوانە چ لە ڕووی دابینکردنی پێداویستیەوە چ لە ڕووی خزمەت گوزاریەوە بە شێوەی لانیکەم لە سابیست وای کردووە کە هەم پێداویستەکان بۆ خەڵک لەبەردەست بێ هەم ئەوەی کە بەشێک لەو کارمەند و فەرمانبەرانەی کە لە شارەکان هەن پێویست بێ لە شارەکانی خۆیان بمێنەوە بەڵام بەگشتی ئەتوانە بڵێن بەڵێ زیاتر لانیکەم تا ئەمڕۆ کە پشوەکانی نەورۆز بەردەوام بووە بەشێکی زۆر لە خەڵک تارانی و شارە گەورەکانیان بەجێشت و هەست دەکەن کە پێویستە تا ڕادەیە خۆیان بپارێزن تاوەکو وەزعەکە تا ڕادەیەک ڕادێتەوە بزانین بەرەو پیاڕۆ. بەڵێ ئەی باشە سامان پرۆسەی خوێندن ئێستا چۆنە؟ پرۆسی خوێندن لە سەرەتای شەڕەکە یان هەر لە ڕۆژی یەکەمەوە مانگە پێش ئێستا وەزارەتی پەروەردە ڕایگەیان کە بڕیارە بە شێوەی ئۆنلاین بێ هەم پەروەردە و هەم خوێندنی باڵا بەڵام دوای چەند ڕۆژە بینیان کە خەڵک شڵەجان بە خەڵکەوە دیارە بابەتەکە نادیارە ڕایانگەیان کە بە هەموو شێوەیە ئۆنلاین و ڕاستەوخۆ ڕائەگیرێ و دوایین هەواڵێکە کە لەلایەن وەزارەتی پەروەردەی ئێرانەوە دوێنێ ڕاگەیەندراوە وتوێتی ئێمە ساڵنامە یا پلان و بەرنامەی ساڵانەی خوێندن لە ڕۆژانی داهاتووە ڕاگەین چون کازانی لە کۆتایی مانگی 5 و سەرەتاکانی مانگی 6 تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ هەیە لە ئێرانە وتوێتی جارێ خەڵک چاوەڕوا بن پلانی تازە ڕاگەین و ئەگەری درێژکردنەوەی ساڵی خوێندنیش بەڕاستی هەیە بۆ هاوینیش پلانی کەم ئەگەری هەیە بڕوا چونکەوە زیاتر لەمایەکە هەموو خوێندنگاکان بە زانکۆ و بە پەروەردەوە وەستاون و عەبێ چاوەڕوان بزانین دوای وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و بابەتە چێ دە بەڵام ئەگەرێکی زۆری هەیە بۆ ئەوەی کە ژمارەی قەفتەکانی ئستانداردی خوێندن پڕ بکرێتەوە ساڵی خوێندن بەرەو هاوینیش پێشکرێتەوە بە پێەوەی کە شەڕەکە تاکرد درێژێت. بەڵێ ئەی سامان پرسیاری کۆتایمەوە با بڵین بارودۆخی کارەبا و ئاو و گاز و ئەمانە ئاساییە یان حاڵەتی پچڕانی تێدایە هاوڵاتیان لەو بوارەدا چۆن دەتوان ینی خۆیان بەڕێوە دەبن؟ لە کاتی هێرشەکانە بۆ نمونە لە شاری تایان بکە ئەمانە ڕستنیەکان تا ئێستا زیاتر لە نزیکەی 300 حاڵەتی زیانگەیشتن گەیاندن بە ناوەندەکانی گواستنەوەی کارەبا لە شاری تاران تۆمار کراوە کە بەرپرسانی وەزارەتی وزەی ئێران ئەڵێن کە لەو 300 حاڵەتە ئێمە نەمان هێشتووە هیچ کاتێک بڕینی کارەبای ناوچێ لە سعاتی زیاتری پێوچێ و لە کەمتر لە سعاتێکە ئەم بابەتەمان کۆنتڕۆڵ کردووە بۆ نمونە لە هێرشەکانی شەوی ڕابردووە کە باسم کرد زۆر تقریبا نتوانم بڵێم بێوێنە بوو لە یەکمانگی ڕابردووە چەند گەڕێکی تاران بڕینی کارەبایان بینی بەڵام دەستبەجێ ئەڵێن بەرپرسان کە منیش لەگەڵ خەڵک لە شوێن جیاوازەکان قسەم کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ژەی بینم ئەڵێن کە زۆری پێ نەچووە بابەتە لە شارەکانی تریش بە هەمان شێوە تقریبا شتێکی وا پەرچاو ڕووی نەداوە ئاو و گاز و ئەو شتانەش تا ئێستا بۆ شێوەیە بووە تەنها شتێکە باسم کرد کە بە شێوەی فەرمی بڕاوە ئینترنێتە کە ئەوە تقریبا بۆ مانگێک کەچە بڕاوە و تەنها بۆ ئینترنێتی ملی یان نیشتمانی بۆ کردنەوەی
ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیانی کە لە ناوخۆی ئێران ئیشەکە تەنها گرفتەکە ئەوەیە بەڵام ئەو هەڕەشانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە دوو جار دۆناڵد ترامپ درێژی کردەوە بۆ لێدانی ژێرخانە قبولیەکانی ئێران و ناوەندەکانی بەرهەمهێنانی کارەبا وای کرد کە بەڕاستی خەڵک تا ڕادەیەکی زۆر چسیان هەبێ بەڵام لە ئێستادا بۆ دڵنیایی کە بەرپرسان تا ڕادەیەدا یانەوە ئەڵێن چەند ئەو حاڵەتەشدا ئێمە ڕێگاچارەی پێویستمان کردووەتە بەر و ئامادەکاریمان هەیە بۆ ئەوەی کە کارەبا بە شێوەیەکی گشتی نەبڕێت تا ڕادەیە کە توانە بڵێم خەڵک هێورتر بوونەتەوە چاوەڕوانم بزانم دەڕۆژ دەرفەتەی کە باسی لەیەکرێ. بەڵێ باشە زۆر سپاس. سامان سلێمانی پامنێرمان لە تارانی پایتەختی ئێران لەگەڵمان بوو. زۆر سپاس. بەڵێ هەواڵێکی بەپەلە هەیە لە بەغداد دەنگی تەقینەوە دێت بە ئاسمانی بەغداد و دەنگی تەقینەوە دێت. ئەمە ئەم دیمەنانەیە کە لەسەر شاشەی کورتسات نیوز دەیبینن ئەمە ئاسمانی بەغداد ئەمە بەغدادە کە دەنگی تەقینەوەی گەورە بیسراوە لە بەغداد. نوێترین دیمەنە ئەوە دیمەنی کەمێک پێش ئێستای بەغدادە دەنگی تەقینەوەی گەورە بیسراوە بە تایبەت لە ناوچەی ڤیکتۆریا. بەڵێ ئەو دەنگی ئەو تەقینەوانە بوو لە بەغدادی پایتەختی عێراق. ئێستا هاوکارمان بێستون لەوەیە نوێترین زانیاریمان پێڕادەگەێنێ. بێستون ئەو کاتت باش؟ ئەم کاتەی تۆش باش. بژی پێمان بڵێ ئەم دەنگی تەقینەوانە چییە و ئێستا ڕەوش چییە لە بەغداد؟ فەرموو. بەڵێ بێگومان لە کاتژمێر 9:50 خولەک دەنگی تەقەیەکی زۆر هات بە ئاسمانی بەغدا. ئەیستا من لە ڕێی فەرماندەیەک لە ئۆپراسیۆن هاوبەشەکانی عێراق پێی ڕاگەیاندم لە کاتژمێر 21:50 خولەک دەنگی تەقینەوەیەک بووە لە ناوچەی سەوس لە نزیک سەفارەتی ئەمریکا باڵۆزخانەی ئەمریکا و وەکو ئەو باسەکە ئەڵێ دوای تەقینەوەکە سیستمی بەرگری ئاسمانی سیرام کەوتۆتە کار و لەگەڵەوەشدا لە ڕێی 3 درۆنەوە هێرش کراوتە سەر بنکەی بڵێن لۆجستی ئەمریکیەکان لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کە ڤیکتۆریای ناوە هێرش کراوتە سەری و دەنگی ئەو تەقینەوانە بیسراوە. بەڵام تا ئێستا هیچ زانیاریەک نییە لەسەر زیانە مادی و گیانەکان تەنها ئەوە نەبێ بەپی زانیارەکان لە فەرماندەیەک لە ئۆپراسیۆن هاوبەشەکانی عێراق باس لەوەکە کە تەقینەوەیەک بووە لە نزیک سەفارەتی ئەمریکا باڵۆزخانەی ئەمریکا لە ناوچەی سەوز و دوای ئەو تەقینەوە دەست بەجێ سیستمی بەرگری ئاسمانی کە سیرامە کەوتۆتە کار و لەگەڵەوەشدا هەر ئەم شەو لە کاتژمێر 8:30 تاکو ببورە لە کاتژمێر 9:30 تا کاتژمێردا بە 3 درۆن هێرش کراوەتە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا. من بۆ خۆم ئەو تەقانم زۆر جۆلێ بوو بەشێکی زۆر لە ناوچەکانی بەغدا لە گەڕەکە جیاجاکانی بەغدا گویان لەو تەقەیە بووە و لەگەڵەوەشدا دەنگی تەقینەوەی شەهات لە بەغدا. بەڵام تا ئێستا شێوازی ئەو تەقینەوە یاخود جۆری ئەو تەقینەوە ئایا موشکی بووە بۆم بووە یاخود درۆنی بووە تا ئێستا ئاشکرا نەبووە. چاوەڕێیەکرێ بڵێن شانەی ڕاگەیاندنی ئەمنی لە ڕێی بڵاوکراوەیەک هەموو زانیاریەک بخاتە ڕوو سەبارەت بەو تەقانێکە کراوە. بەڵام ئۆپراسیۆن هاوبەشەکانی عێراق لە ڕێی نامەیەک لە نێو گروپەکەی خۆیانە باسییان لەوە کرۆ بەڵێ تەقینەوەیەک بووە و سیستمی بەرگری ئاسمانەکە کەوتۆتە کات. بەغدای پایتەخت ئەم چەند شەوەی ڕابردوو ئارامیەکی بەخۆ بینی بوو و هێرشکەکان زۆر کەم کرابووە لەسەر ڤیکتۆریا یاخود بنکەی پاڵپشتی لۆجستی ئەمریکیەکان کە لە نێو فڕۆکەخانەی ئەمریکایە. لەگەڵەوەشدا هەر ئەمڕۆ هێرش کراوەتە سەر چەند ناوچەیەکی دیکە لە کەرکووک و لە سەلاحەدین لە ڕێی فڕۆکەی جەنگی ئەمریکیەکانەوە هێرشیان کرابوو سەر و هەروە هێرش کراوەتە سەر مووسڵ کە فەرماندەی فەوجی فریاکەوتنی بڵین نینەوای یەک کە عەقید عومەرە ئەو کوژراوە و 6 برینداری دیکەیش هەیە. لەگەڵەوەشدا هەم ئەو هێرشانی کە کراونەتە سەر
هەرێمی کوردستان کە لە هەولێر و هەروە لە دۆک و لە چەند ناوچەیەکی دیکە هێرشکراوە بەڵام توانراوە لە ئاسمانەوە ئەو فڕۆکانە بتەقێنرەوە. بە بێگومان ئەم هێرشانە کاردانەوەی دەبێت لە سەر شەقامی عێراقی بەڵام خۆتان دەزان بەغدای پایتەخت شارێکی زۆر گەورەیە بەڵام تا ئێستا هاتوشۆ ئاساییە و هیچ گرفتێک نییە. لەگەڵەوەشدا هاوڵاتیان نیگەرانن هیواخوازن کە ئەم کێشەیە چارەسەر بێت و ئەو شەڕی کە ڕوبەڕووی چێ ئێران چە ناوچەکە بۆتەوە عێراقی زیاتر تێو نەگلێت و شەڕەکە کۆتایی پێبێت. بەڵێ باشە، زۆر زۆر سپاس، بێتون سەلام لە بەغدادی پایتەختی عێراق. بەڵێ ڤیدیۆواڵێک ترمان ئامادە کردووە بە تایبەت ئێستا کە لەگەڵ سامان قسەم کرد، سامانی سلەیمانی پامنێرمان لە تاران. بەڕاستی بابەتێکەیە لە 29 ڕۆژی ڕابردوودا ئینتەرنێت لە ئێران لە دۆخێکی زۆر زۆر خراپدایە. ئینتەرنێت بە تاواتی پچراوە، ئەو ئینتەرنێتی کە هەیە ئێستا پێی دەڵێن ئینتەرنێتی ملیە، ئینتەرنێتی نەتەوەی کە ئەمەش دەستڕاگەیشتنی نییە بە هەموو دنیا ئینتەرنێتی ئازاد، فیلتر کراوە و هەندێک با بڵێن هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر نادڵنیان لە بەکارهێنانی ئەم ئینتەرنێتە. بۆیە نێتبلاکس کە با بڵێن چاودێری پچڕانی ئینتەرنێتی نێودەوڵەتی لەسەر ئاستی دنیا دەکات، لە نوێترین لێ دواییندا باس لۆ دەکات کە 962 کاتژمێر، ئەمەی چەند کاتژمێر چەند ساعت پێش ئێستاە کە ئێستا بۆتە 600 ببورن 681 سەعاتە ئینتەرنێت لە ئێران پچراوە. جا ئەگەر ئێمە ڤیدیۆواڵێکمان ئامادە کردووە باس لە زیانەکانی پچڕانیا برینی با بڵین برین باشە برینی ئینتەرنێت لە ئێران کە بەڕاستی هەم ئابووری دەخاتە ژێر با بڵین مەترسی و هەم هاوڵاتیان باری دۆخێکی زۆر زۆر خراپیان دەبێنی لە وڵاتێک کە ئێستا لە سەردەمی تۆکنۆلۆژی ئێمە لە سەردەمێکدا کە لە سەردەمی تێکنۆلۆژیا ژیان دەکەین، نەبوونی ئینتەرنێت دەبێتە با بڵین بۆشایەکی زۆر زۆر گەورە لە ژیانی هاوڵاتیاندا، بە تایبەت زەرەری و زیانی گەورەی ئابووریش دەدات لە هەم لە خودی ئێران و هەم لە هاوڵاتیان. جا ئێستا تا واڵەکەمان ئامادە بێت باس لەوە دەکەین کە بەڵێ ساڵی 2026 ینی ئەمە زۆرترین ڕێژەی پچڕین ینی بڕانی ئینتەرنێتە لە ئێراندا. لە پێش ئەوەش لە حوزەیرانی ساڵی ڕابردوو 2025 شەڕی 12 ڕۆژەی ئەمریکا ببوورن شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران لەوێش ئینتەرنێت پچرا بوو، بەڵام ئەم ساڵ ئەمە درێژترین با بڵین ڕێژەی بڕینی ئینتەرنێتە لە ساڵی 2026 لە ئێران. جا باسیەوە دەکەین کە چەند سەعات بڕاوێنی بەپێی ئەو ئامارانەی کە نێتبلۆکس ئاماژەی پێداوە زیاتر لە 681 ساعتە لە ئێستادا ئینتەرنێت لە ئێراندا بڕاوە، یعنی ئینتەرنێتیان نییە هاوڵاتیان کە دەکاتە 4 هەفتیانی لە 99 هاوڵاتیان ئینتەرنێتیان یا دەستڕاگەیشتنیان نییە بە ئینتەرنێتی دەرەوە. گینا ئەم با بڵێن پێشتیش باسمان کرد ئینتەرنێتی ناوخۆی ئێران هەیە بەناو ئینتەرنێتی ملی، بەڵام تا ڕادەیەک هەم هاوڵاتیان لی دڵنیانین هەم ئەوەی کە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێتی ئازادی جیهانی یا سایتەکان یا ماڵپەڕەکانی دەرەوە نییە. زۆربەی هەری زۆری ماڵپەڕەکان و زۆربەی هەری زۆری بەرنامە و ئەپلیکیشنەکان یان ئەم تۆڕە کۆمەڵاتیانی کە ئێستا باون لە دنیا فیلتر کراون، خەڵک ناتوانن بە ئینتەرنێتی نەتەوەی یان نیشتمانی یا ملی ئێران دەستیان پێڕا ناگات. بۆی زیاتر لە 4 هەفتەی ئینتەرنێتی جیهانی لە ئێراندا پچراوە کە سەرو ینی بڵێن 92 ملیۆن کەس ئەگەر لە ئێران بژین بە پێی دوایین ئامار سەرو 90 ملیۆن کەس لە ئێران دەستیان ڕناگات بە ئینتەرنێتی جیهانی کە ئەمەش بابەتێک کە ئێستان نێتبلاک باسی دەکا. ئەگەر بچینە لاپەڕی تر باسی زیانەکان دەکەین کە ئەم زیانانە ینی ئەم پچڕینی و بڕێنی ئینتەرنێتە چه زیانێکی دەبێت. ڕۆژانە 37 ملیۆن و 400 هزار دلار لە ئابووری ئێران دەدات. بڕینی ئینتەرنێت لە ئێران
سعاتی کە دەکاتە لە کاتژمێرێکیان لە سەعاتێکدا 1,560,000 دلار زەرەر دەدات لە ئابووری ئێران واتە لە ساڵی 2025 لەبەر پچڕانی ئینتەرنێت بەتابێت لە شەڕی 12 ڕۆژەدا ئێران 215 میلیۆن دلار زەرەر بەر ئابوووریەکەی کەوتبوو لە ساڵی 2025 کە لە حوزەیرانی ساڵی ڕابردوو لە بە شەڕی 12 ڕۆژەی لەگەڵ ئیسرائیل ئینتەرنێتی بڕی ئینتەرنێتی جیهانی بڕی 215 میلیۆن دلار زیان بەبەر ئابوووریەکەی کەوت بۆیە هاوڵاتیان لە ئێران بەتابێت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش خواستیان بۆ VPN زۆر دەبێت بۆی IPەکانیان بگۆڕن لە ئێران ینی لە ئێستادا لە 427 لە زیاتر بووە ینی خواست بۆ سەر VPN ئێستاش ئەمانش ئەو VPNانش بەشێکی زۆریان تووشی کێشە و گرفتی زۆر بوو ئەمە زیانەکان بوون ڕێکارەکانی بڕین ینی با بڵین ئێران چۆن ئینتەرنێت دەبڕێت یەکێک لەوانە داخستنی ئینتەرنێتی نێودەوڵەتیە کە نێت بلاکسی باسی کردبوو ئینتەرنێتی نێودەوڵەتین ینی ناتوانن هاوڵاتیان دەستیان ڕناگە بەو ئینتەرنێتە جیهانی کە لە دنیادا هەیە هەموو ماڵپەڕەکان هەموو ئەپلیکیشنەکان دەتوانن بە ئازادانە بکەنەوە ئەمە ناتوانین یەکێک لەوانەش کە ئەگەر ئینتەرنێتیش هەبێت ئەوەندە خاو دەبێتەوە ینی وا ئەوە خێراییەکەی کەم دەبێتەوە ینی دەست پێڕاگەیشتنی نەبێ باشترە ئەمە بەشێکترە یەکێکتریان بڕینی ئینتەرنێتی موبایل ینی گەبزین لە ئێران دوو شرکەتی گەورە بە ناوی هەمراهی ئەوڵ و ئیرانسێل هەن کە ئینتەرنێت دەدەن بە هاوڵاتیان لە ئێستادا ئینتەرنێتەکان ئینتەرنێتی ئەم بەشانش بڕاوەت و ئینتەرنێتی جیهانیەکانیان بۆیە هێڵێکی ئینتەرنێتی ملی لە هەموو ئێران دامەزراوە دەیانێت تەنانەت ئینتەرنێتی موبایلیش بچێتە سەر ئینتەرنێتی نیشتمانی ئێران بەشێکی تریشی کە دەیبڕن بەو ڕێگای ئینتەرنێت فلتەری DNS و ماڵپەڕەکانە DNS ینی ئەوەی کە بۆ نمونە لە ئێران ئەگەر کەسێک بێ بچێت سەر ماڵپەڕێکی ئەمریکی یا ماڵپەڕێکی هەواڵێک بۆ نمونەوەی کە لە ئێران فیلتر کراون یا با بڵین داخراون یا ماڵپەڕەکە ناهێنێت یا ئەگەر تۆ بچی سەر ئەو ماڵپەڕێکی ترت بۆ دێنێت کە بۆ نمونە ماڵپەڕێکی ئێرانی ینی شوێنەکەی دەگۆڕێت ئەمە ڕێکارەکانیەتی بۆ ئینتەرنێتی نیشتمانی لە ئێران ئێستا ئەمە کە لە چەند ساڵی ڕابردووشدا با بڵین پەرلەمانی ئێران هەوڵیدا کە بە زۆرینەی دەنگەکان ئەرێکرا دەنگدانەوەیەکی زۆریشی هەبوو ئێستا ئینتەرنێتی نیشتمانی لە ئێران هەیە ماڵپەڕە ناوخۆییەکان لەگەڵ خزمەتگوزاریە حکومیەکانی تێدا هەیە بۆ نمونە ئەوانەی کە کاری ئیشی بانکیان هەیە ئەوانەی کە حسابی بانکیان هەیە ئەوانەی کە باڵین کارەکانیان بە ڕۆژان ئەوانەی کە خزمەتگوزاریە حکومیەکانن پارەی ئاو کارەبەوە ئەم جۆرە شتانە دەتوانن بە ئینتەرنێتی نیشتمانی بدەن وە لە لاپەڕی پێشوو باسی VPNم ینی VPN ئەوەندە بەهای زۆر بۆ لە ئێران تەنیا بۆی کە 5 سعات هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەستیان ڕابگات بە ئینتەرنێتی جیهانی دەبێت 10 ملیۆن تمەنی ئێرانی بدەن بە 5 سعات VPN ئەمەش کارەساتێکی گەورەیە لە ئێستادا بەڕاستی کۆی بەرهەمی ناوخۆ ڕۆژانە 699 ملیۆن دلار داهاتی ئابووری ئێرانە کە ئەمە بەپێی ئامارەکانە هەرچەندە پشکی ئابووری دیجیتال ئامارێکی با بڵین ڕاست و دروستمانیە بەڵام ئەوەی کە دەخەملێندرێت پشکی ئابووری دیجیتال کە بۆبەری دەکەوێت لە 4 بۆ 112 لەم 699 ملیۆن دلارە دەکەوێتە بەر پشکی دیجیتاڵ ینی لە 4 بۆ 112 زەرەر لە ئابووری ئێران دەدرێت 700,000 بەپێی ئامارەکان ینی کەم و زۆری دەبێت ببێت بەڵام ئەوەی کە هەیە 700,000 پیجی فرۆشتنی ئینستاگرام هەیە لە ئێران کە ئەمانە هەر یەک لەوانە 1 تا 2 هەلی کاریان ساز کردویانی ئەم پیجی ئینستاگرامانە و بۆیە ئەمە بابەتێکی گەورە هەیە ینی بابەتێکی سەرەکی لە ئێران نەبوونی ئینتەرنێت لە ئێران دەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان دەستیان ڕانەگات بە ئینتەرنێت و هەم زەختێکی دەرونی دروست دەکات لەسەر هاوڵاتیان بۆ ئێمە لە ڕۆژانی ڕابردوو بینیمانە زۆر باڵین هاوڵاتی ڕۆژهەڵاتی لە باشووری کوردستان دەژین ناتوانن پەیوەندیان هەبێت لەگەڵ کەس و کارەکانیان وە جگە لەوەش ئابووریەک ینی زەرەر و زیانی ئابووریەکی زۆری هەیە ئەمەش بەگشتی ئەو ئامارانەیە کە تێچوو
لە جیهاندا ئەو تێچوویەکە بە بڕینی ئینتەرنێت چی لات ینی ئێمە لە ساڵیان ڕابردوو بینیمانە لە عێراقیش هەر هەمان شت بووە لە رووسێش هەمان شت بووە لە ئوکراینیش هەمان شت بووە و لە زۆر شوێنی دنیا ئینتەرنێت تا ڕادەیەک ئینتەرنێتی جیهانی بڕاوە بۆیە لە ساڵی 2019 8 میلیارد و 700 میلیۆن دلار زەرری لە ئابووری دنیا داوە لە ساڵی 2020 پچڕانی ئینتەرنێت 4.1 میلیارد دلار زەرری لە ئابووری دنیا داوە ساڵی 2021 ئەو جۆرەکردنی 5.61 میلیارد دلار ساڵی 2022 کە زۆرترین ڕێژەی تبا بڵین کە لە شەڕی ئۆکراین و رووسیەدا زۆرترین زەرری ئابووری لەو ساڵانە دروست بوو لەبەر نەبوونی ئینتەرنێت و پچڕانی ئینتەرنێتی جیهانی 24.61 میلیارد دینار بەر ئابووری جیهان کەوت ساڵی 2023 9.13 میلیارد زەرەر ساڵی 2024 7.69 میلیارد و ساڵی 2025 ساڵی ڕابردوو 19.7 یعنی بڵێن 19 میلیارد و 700 میلیۆن دینار زەرەر و زیان بەر ئابووری جیهان کەوتووە لەبەر نەبوونی ئینتەرنێت و پچڕانی ئینتەرنێت ئەوە ڤیددیۆواڵێک بوو لەسەر کۆی پچڕانی ئینتەرنێت لە ئێران بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە زەرەر و زیانەکانی چین ئێستا چینە سەر بابەتێکتر هاوکارانم دەڵێن دیمەنێکی ڕاستەوخۆمان هەیە ئەمە بۆستونە یالەتی بۆستون لە ئەمریکایە خۆ پیشاندان هەیە لە دژی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە دژی ئەوەی کە دەڵێن دەبێت شەڕ ڕاوەستێت و خنە لە ترامپ دەکەن ئەوەی کە ببینن ئێستا دیمەنی ڕاستەوخۆیە لە ئیالەتی بۆستن لە ئەمریکا ناڕەزایەتی و گرتبوونەوە هەیە لە دژی سیاسەتەکانی دۆناڵد ترامپ کە دۆناڵد ترامپ بەخۆی دەڵێ پاشا ئەوان دەڵێن ئێمە پاشامان ناوێت سەرۆک نابێ وەکو پاشا ڕەفتار بکات چونکە ئەمریکا وڵاتێکی دیموکراسیە ئەوە دەبێت بەشێکی ینی وەکو وڵاتێکی دیموکراسیانە بەڕێوە ببردرێت بۆیە ئێمە پاشامان ناوێت و سەرۆک نابێ ببێتە پاشا هەرچەندە بەشێک لە کۆمارخوازیەکان ینی بەشێک لە هاوڵاتیانی ئەمریکاش سیاسەتەکانی دۆناڵد ترامپیان زۆر پێ باشەوە بەشێک لە خزمەت گوزاریەکانی بەڵام تا ڕادەیەکی زۆریش ناڕزایەتی و خۆپیشاندان لە دژی دۆناڵد ترامپ ینی دەڵێن زیادە ڕەوی دەکات لە ئاستی بەکارهێنانی دەسەڵاتەکانی ئەمە بابەتێکی کە لە درێژایی ئەم چەند ساڵی دەسەڵاتی دۆناڵد ترامپ هەرتم ئەم ڕەخنەی لەسەر بووە و ئەو ڕەخنەی لێکراوە بەڵام ئیتر وەک سیاسەتی دنیا جۆرێک نیشاندراوە کە ئەمەش کەساتیەکی دۆناڵد ترامپە ئەوانەی کە دەیبینن ئەو دیمەنانەی ڕاستەوخۆ لە ئیالەتی بۆستن ئەو هەروەها لە سان پاولیش خۆپیشاندان هەیە لە دژی سیاسەتەکانی دۆناڵد ترامپ و هەروەها داوا دەکەن کە دەبێت دۆناڵد ترامپ بخۆی ئاماژە بۆ دەکات کە هەشت جەنگی لە دنیا ڕاگرتووە و پسپۆڕێکە بۆ ڕاگررتنی شەڕەکان ئەمانش ئەو خۆپیشاندانن لە دژی قسەکانی دۆناڵد ترامپ کە خۆی بە پادشا و خۆی بە سەرۆی ئەمریکا ناو دەبات دەڵێن ئێمە پادشامان نایە ناوێت دیمەنەکان دیمەنی ئاسمانین بە درۆن گیراون دەبیندرێت ڕێژەیەکی هەروەها هەر ئەم ڕۆژ لە چەند ویلاتێکی تریش لە یالەتەکانی تری لە بەشێک لە شارە گەورەکانی ویلاتەکانی تری ئەمریکا خۆپیشاندان بە هەمان مەبەست بەڕێوە چووە بۆیە ئەمەش درێژەی ئەم خۆپیشاندانانەیە جۆرێکی لە دیمەنەکانیشدا دەیبینن خۆپیشاندانێکی فراوانە
بەڵە بینەرانی عزیز ئەو دیمەنانەیە کە ڕاستەوخۆ لە ایالەتی بۆستن و هەروە شاری سان پاول لە ئەمریکان لە ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆپیشاندانێکی بەرفراوان لە دژی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەڕێوە دەچێت هەروە ئەمڕۆ لە چەند ایالەتێکی تر لە چەند شارێکی تر لە ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆپیشاندان بەڕێوە چوو ئەمەش زنجیرەیەکە لەم خۆپیشاندانانە کە باس لەوە دەکەن سیاسەتی شەڕانگێزی دۆناڵد ترامپ بۆتە هۆی قەیرانێکی گەورە لە ئەمریکا کە دیارە زۆربەی ئەمانە ینی بەپێی میدیاکان کە باز دەکرد زۆربەی ئەم خۆپیشاندەرانە هەموو لایەنگرانی با بڵێن دیموکراتەکانن لە ئەمریکا یالەتی بۆستۆن خۆی یەکێک لەو ویلایەتی بۆستۆن یەکێک لە ویلاتانەیە کە ئێستا خۆپیشاندانێکی پێدا دەبیندرێت لە دژی سیاسەتەکانی دۆناڵد ترامپ و دەڵێن ئێمە پادشامان ناوێت. هەروەها دیمەنێکی تریش هەیە هاوکارانم بێنە سەر شاشە دیمەنێکتر هەیە لە تارانی پایتەختی ئێرانە. لە تارانی پایتەختی ئێرانیش باوڵین لایەنگرانی کۆماری ئیسلامی ئێران ئەمە چەند ڕۆژێکە بەڕاستی بە با بڵێن خۆپیشاندانی حکومی بەڕێوە دەچن خۆپیشاندانەکان با بڵێن بۆ پشتگیری سوپای پاسداران پشتگیری کۆماری ئیسلامی ئێران داوای تۆڵەکردنەوەی با بڵێن خوێنی کوژراوەکانیان دەکەن دەڵێن دەبێت ینی ئەم شەڕە کە دەستی پێکردو ئێمە کۆتایی پێدێنین و لەسەر شەقامەکان و پشتگیری خۆیان بۆ کۆماری ئیسلامی ئێران دووبارە دەکەنەوە. ئەم دیمەنانە دیمەنی کەمێک پێش ئێستای تارانن کە دەبینن هەم ئاڵای کۆماری ئیسلامی ئێرانی تدا هەمیش دروشم و دروشمی بۆ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران بۆ پاڵپشتی بەرز دەکرێتەوە. وێنەی ئەو سەرکردانی کۆماری ئیسلامی ئێران کە لەم شەڕی 29 ڕۆژی ڕابردوودا بە ئامانج گیراون کوژراون و هەروەها وێنەی نوێی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران مجتەبا خامنەیش دەبینن لە 29 ڕۆژی ڕابردوو بە تایبەت لەم یەک هەفتەی ڕابردوو دەوڵەت هەم دەوڵەتیش هەم حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران بە ڕاشکاوانە داوای کرد کە لە خەڵک کە هەمویان بێنە سەر شەقامەکان بە تایبەت لە هەفتەی ڕابردوو لە 8 ڕۆژی ڕابردوو بینیمان لە ڕۆژی کە خۆیان پێ لە ڕۆژی گیانی قودس هەر لەو ڕۆژەدا لە ناو ڕێپیوانەکەدا لە چەند شوێنێک دوور لە خۆپیشاندانەکان هێرش کرا. دواتر ئیسرائیل وتی ئێمە دەمانتوانی بەرپرسانی ئێران بە ئامانج بگرین بەڵام لەبەر ئەوەی کە خەڵک لەو دەروبەرەکەی بوو ئێمە هێرشمان نەکردە سەر هەرچەندە لەم هەفتەی ڕابردوودا لە زۆربەی شار و شارۆچکەکانی ئێران بە تایبەت لە تاران لە ئەسفەهان لە شیراز لە قەزوین لە زۆر شوێن ئێران داوای کردبوو کە لایەنگرانی بێنە سەر شەقامەکان چون پلانگێڕیەکی گەورە هەیە لە دژی کۆماری ئیسلامی ئێران بۆیە داوای لە خەڵک کردبوو کە بە ڕژانە سەر شەقامەکان و هەڵدانی ئاڵای کۆماری ئیسلامی ئێران پاڵپشتی خۆیان بۆ دەوڵەت و بۆ حکوومەتی ئێران ڕابگەن. ئەمە ئەم دیمەنانەش دیمەنی کەمێک پێش ئێستای تارانی پایتەختی ئێرانە. بەڵێ هەرو جۆرێک کە باسم کردم دیمەنانە دیمەنی کەمێک پێش ئێستای تاران بوون هەندێک هەواڵی نوێم کۆ کردوێتەوە بۆتان بینەران لە 20 دقە پێش ئێستا کە باس لە بۆردومانەکانی ئەمریکا و ئیسرائیل دەکانی لە زۆر شوێن کە دەڵێن دەنگی فڕۆکەی جەنگی دێت بە تایبەت لە تاران لە کەرە چەرە جۆرێک کە سامانی پامێریشمان لە تاران باسی کرد لە کەرەج دەڵێن بردومان هەبووە چەند ناوەندێک چەند شوێنێک بە ئامانج گیراون و هەروەها لە کەماڵشاریش ناوچەیەکی با بڵێن نیشتەجێبوونە سەر بە کەرەجە لە سەتارخانی تاران چەند لە ماوەی 29 ڕۆژی ڕابردوودا لە باڵین گەڕێکێکی گەورەیە لە سەتارخانی تاران چەند شوێنێکی باڵین سوپای پاسداران لێ بە ئامانج گیرا بوو دووبارە لە سەتارخان چەند شوێنێک بە ئامانج گیراون بە پێی ئەو هەواڵانی کە بڵاو بوونەتەوە لە
با بڵێن میدیاکان باس لەوە دەکەن بە تایبەت ئەمڕۆ ڕۆژی ڕابردوو هێرشێکی زۆر چڕ بوو وەگە جۆرەی پامێریشمان باسی کرد ئەمڕۆ زۆرتر لە ڕۆژئاوا باکوور و ڕۆژهەڵاتی تاران بە تایبەت ڕۆژاوای تاران زۆر هەم دەنگی تەقینەوەی زۆر بیستراوە هەمیش زۆربەی هێرشەکان لە ڕۆژاوای تاران بووە بە تایبەت چەند شوێنێک کراوە بە تایبەت ئەو شوێنی کە باسمان کرد هەم بنکەی ئەتۆمی لە پاچین هەم ناوەندێکی ئاوی قورس با بڵێن ئاوی خواردنی کۆگایەکی ئاو هەروەها بە ئامانج گیرا بوو هەندێک شوێن وەک سوپای ئیسرائیل بۆ خۆی ڕایگەیاند کۆگای چەک و تەقەمەنی کۆگای موشک ئەمانە بە ئامانج گیرا بوون بۆیە ئەو جۆرەی کە لە میدیاکاندا بڵاو دەبێتەوە هێرشەکانی ئەم شەو زیاتر بۆ سەر ڕۆژاوای تارانن ئەو دیمەنانەی ئێستاش دیبینەوە دیمەنی لایەنگرانی کۆماری ئیسلامی ئێرانن کەمێک پێش ئێستا لە تارانن ئەو جۆرەی دەبینی زۆر بەشیان ڕەشپۆشن بە حکمیەوەی کە دەڵێن ینی کەسیان لێ کوژراوە ڕەشپۆشن و ئاڵای کۆماری ئیسلامی ئێرانیان هەڵدا و پاڵ پشتی کۆماری ئیسلامی ئێران دەکەن. بەڵێ باشە هەندێک دیمەنی ترمان هەیە دیمەنی با بڵێن ئیسرائیل لە حیزب وڵای لوبنان بە هێرشێکی موشکی ینی هێرشکی دۆتە سەر ئیسرائیل دیمەنەکان ئێستا دێتە سەر شاشەی کورتسات نیوز کە ئێستا دەیبینن ئەوە هەر ئەو شەپۆلە بوو کە پێش ئێستاش باسمان کرد ئێرانیش خۆی شەپۆلێکی هێرشی موشکی ڕاگەیان بوو بۆ سەر باشووری لوبنان و ئێستاش حیزب وڵای لوبنان دیمەنەکانی بڵاو دەکاتەوە ئەو دیمەنانەیە کە باکووری ئیسرائیلە کە هاوسنوورە لەگەڵ باشووری لوبنان ئەو شوێنانن کە با بڵێن موشەکەکان بە ئاسمانەوەن بەشێکی زۆر لەو موشەکانە و هاوڵاتیان دەیبین لێ بەڵێ هاوڵاتیانن لەوێ سەیری موشک دەکەن تە ڕۆژانە بینینی موشک لەوێ شتێکی ئاسایی لە هاتوێتەوە هاوڵاتیان دیمەن دەگرن دیمەنەکانیش لە تۆڕ کۆمەڵاتیەکان بڵاو دەبێتەوە زۆرێک لە موشەکانە بەوتەی سوپای ئیسرائیل زۆرێک لە موشەکانە لە ناو دەبردرێن سیستمی بەرگری گومبەزی ئاسنی هەرچەندە حیزب وڵای لوبنان لە زۆر جاریش ڤیدیۆکان بڵاو بوونەتەوە شوێنانەی کە بە ئامان گیرەوەن ئیسرائیل دەڵێ ئەم شوێنانی کە حیزب وڵا و کۆماری ئیسلامی ئێران بە ئامانجیان دەگرێت شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی و سڤیلن بەڵام ئێرانەوە ڕەت دەکات و دەڵێ بەتایبەت لە چەند ڕۆژی ڕابردوو باسی شوێنێکیان دەکرد کە بنکەی ئەتۆمی ئیسرائیل وەرچەندە ئیسرائیل تا ئێستا بە فەرمی باسی ئەم شتەی نەکردو بەڵام ئێرانیەکان باس لەوە دەکەن ئەمە هێرشێکی تری موشکیە بۆ سەر باکووری ئیسرائیل کە حیزب وڵا دەستی پێکردووە نوێترین دیمەنی کەمێک پێش ئێستاە بەڵێ بەڵێ ئێستا دەچینە باکووری کوردستان دەچینە مێردین جا میوانێکی بەڕێزمان لەگەڵا میوانەکەمان بە کوردی با بڵێن کورمانجی ژوورین قسە دەکات بۆیە منیش بە کورمانجی ژوورین پرسیای لێ دەکەم کەکێ فواد سڵاو ڕێز سپاس بۆیە دەرفەتەی هێویدارم ڕەوشاوە باش بێ ماڵی ئاواز باشم باشیە gelek spas. Eva nêzî mehek derbas be sibey dîvête mehek û Îran û İsraîl û Amerîka şerê wan mehek serdat derbas dibe. Hûn di giştî vê meha derbas bûyî de û bi taybet îro jî Hûsiyên Yemenê palpiştiya xwe ji bo Îranê ragihandin û êrişeke mûşekî ji bo İsraîlê dest pê kirin. Hûn bi giştî ev pêşhatên hanên çawa dinirxînin.
نائب نشر إسرائيل وأمريكا وإيران parçayek şer cihan seyem yene ilan kiriye İsrail tenel İran'e nakal Irak jidikal Yemen jidikal Lübnan jidikal İran jî tev hevalbendê xwe ji Iraqê, ji Yemenê û ji Lübnanê êrişa didin ser İsraîlê. Ev bo her du aliya jî ne şerekî rewa ye. Bes şerê bişin şeklî mezin hem derfeta xwaretîne hem rîskê mezin bi xwaretîne. Weka aktüel nasê parçeyên Kurdistanê qada vî şerî ye, Rojhilat Başûr û Başûrê Biçûk. Sınıf amê siyasetê divê rîska kêm bigirin û derfeta sûd wergirin ji derfeta. Ev şerdê hîn bidome werkuya ye, yanî paş vî şerî hêzên nediyar hene weke Çîn, Rusya, Brîtanya. Qedera vî şerî ew ê ji aliyê zilhêzan bê tayin kirin. Lê ev şer çi qas bidome êrişê İsraîl Amerîka li ser Iraqê û Îranê tund bibe. Wek encam Devleta Iraqê û Îranê dewletên dagirkerin li Kurdistanê. Lawazbûna wan yê derfetê siyasî ji me re derxe. Lê sınıfa me siyasetê ne de amadebaşiyê de bi û yekrêziya siyasî pêk neyne, rîskê mezin jî li ber me disekinin. Partiya me Rojhilat koalîsyonek ava kirin û hedefê xwe neteweyî diyar kirin. Heta niha sekna wan li hember vî şerî biya min seknek maqûl e. Destpêkê de Amerîka İsraîl jî xwestin wan bê amadebaşî tev li şer bikin, wan jî gotin şerdê me hene. Şerdê me divê şerdê siyasî bin. Yani li Sûriye tecrübeya me heye, 14 sala me şer kir, 13,000 ciwanê me şehîd ketin. Taliyê ji terefê Kurdar re gotin entegreyê Heteşev Gulanî bibin. Bona ve sınıfa me siyasetê divê hedefê xwe siyasî li ser muxatabê xwe ferz bikin. Yani eğer dîsa hedefê me siyasî nepejirînin û tenê hevkariyek leşkerî ji me bixwazin, divê em vê red bikin. Amerikayê, İsraîlê, dewletên cîhanî divê berê hedefê me siyasî bipejirînin. Divî şerê cîhanê sêyem de dewletbûyîn li bende Kurdistanê ye. Sınıfa me siyasetê jî divê hedefa dewletbûyînê derxe pêş di dansendinê bi van hêzan re. Werxuyayê Amerîkiya hêza Îranê kêm hesibandin, berê gotin 4-5 roj, dûribû 4-5 hefte, ana qala 4-5 mehan dikin. Helbet çawak Ukrayna bi tena xwe şerê Rusya nakir li piştî NATO û dewletên Rojavayî hene. İran jî hevalbendê wanî cîhanê hene, ew jî bi piştgiriya wan hevalbendê xwe dixwazin vî şerî li herêmê belav bikin. Arastî ev şer çi qas bidome û çi qas belav, yani ne ku em şer dixwazin, ev şer me nedaye dest pê kirin, kesî ji bona me jî şer nedaye dest pê kirin. Lê ev şer çi qas dirêj bibe û dagirkerên me çi qas lawaz bibin, bo hedefê me siyasî yê Kurdistanê derfetê derkevin. Kekê Fuad, dixwazim li ser Tirkiye bipirsim, bi rastî ji ber ku ji roja ku şer dest pê kiriye, Tirkiye gelekî bi fikar bûye. Yani herî dawî jî em bêjin Hakan Fidan wezîrê dervê Îranê dibêje, wezîrê dervê Tirkiye bibûnin, dibêje ku eger bi vî awayî biçe ve êdî û Erdogan jî gelek caran tekezî li vê yekê dikir. Eger şer bi vî awayî biçe û giran bibe, Tirkiye jî neçare ku yani welatên kendavê bi taybetî neçarin ku bi awayeke din tev lê wê şerê bibin. Hûn wêna çawa dixwînin û bi giştî rewşa Tirkiye di vî şerê de. Biya min ev şer zû dereng
ya Türkiye'nin bir şerri keve ya şer edindir Türkiye keve. Yani çava anha de rojane her se parçayın Kürdistan'e kada şerre Bakur Rojava Kürdistan'e jine dure kubu ve kada şer. Fıkari devlet Türkiye enfam dikin Komara Türkiye'ci ve Komara İran'ci perçaki nizama cihane ya pişti şerri cihane yekem hatiye abakırın. Hebun avan bu ve nizame ve greday bu. Pişti tekçuna Sovyete nizama cihane nema jisale nodi vurdu devleta Türkiye fıkara dikkat ku dive dünya şoral nizamek nuh digar de Kurdistan jî derkevser dîrok derkevser dika dîrok ke o be devletek ser boxwe. Tirsa wan esas eve li Türkiye de hundur tengasik mezin deye jali ki de napaze İran parça be ve ger İran parça be ve de fikrin dor de beser Türkiye yani Irak, Suriye, İran şu dore var ser Türkiye jibe dittirsin. Aliyeddinici endamı NATO'yu dansendine wan be devleti Halice re pırın و شرط دکانه وان مجبور بکه که اوجی تبل شر ببن. بله باش جبرویه که بله yani sal nivek beri li Türkiye pevajoyek dan despekirin pevajoya Bahçeli Ocalan o an ve çağı sala du siyade pek diditin ki herem duguhere u duguherina ve hereme de Türkiye'ci gerek buguhere. Jibo peşili ve bugün Kiroke aştiye bratiye panzde mehevan jmere wan çirok nadı bejin. Le helvesta Türkiye le hember her çar parçayın Kürdistan ne helvesta dijminaneye u partiye siyasi ye rojelat Divel Havdane Azeriya baldar bin devleta Türkiye ve devleta Azerbaycan'ı eğer peşte Tahran felç ve de bu xwazin Azeriye ve derli dici Kurda bu karbin. بله باشا شخوزات وبحثا بلانكي باش بابتك قالك جرين كل مسألة تركيا جبو بارتين ل روشلاتي كردستاني يعني قالك تركيا بأوايك راستوخوا إيرجتك تسروان و الشابمانيين تركان داجي قالك أشكره بحث كر هرچند بأوايك رسمي نبو للشابمانيين تركان بحثا کتنا ناف آقا ایرانی بدریجاهیا زیدی 5 کیلومتر وقت سناریویی کی دکرین براستی جالی ام بیشن بر پرسن فرمی یا جی دسالتدارن ترکیه بتج ندگوتن لی ابناد مدیان ترکیه دا داتن دیتن بنیری ناوا yani Türkiye neha خوش بو قناغي كبشتي إيراني آمادت كا آنجي لبندي كو أوجي يعني أف برسكريك بيبكي ناف ولاتي ويدا جيش بر وبحثا بروسيا آشتي جي كر بروسيا آشتي تبي كو هرش خاص بردوام جيبا لهنا قالك قابن شنبر وبراتيكي نهاتنا آفتن Yani Bakur Rojava Kürdistan'ı pevaja aştiyetine projeye devletiye ev projeye devleti her çar parçayın Kürdistan'ı şvara kiriye armanç berabere hücumi başure buçuk Rojava kırın lüver gihanın encaman lüve deri şarna kadiyayı yani şer başure buçuk rejima Suriye ne kadiyayı 10 salı peşiyameci ezver bavar dikim ki Suriye'de şerbe Irakçı de şerbe u İrancı de şerbe Türkiye berede bu xwazı xwe biparêzi tevê nebe lê ez wer difikirim ku zû dereng ya Tirkiye navçerkevî ya şerê nav Tirkiye kevî. Projeyê wanî wer hene hûn dizanin bona başûr jî kuraya 3 kilometre ji xwe re herêmek ava kirin
نهال باشور کردستان به دهم بارگاه وانی لشگری هنه لروجالات راست او مداخل بن یا او دد سر آذریار مداخل بن ندیاره او بره بخوازن سر آذریار مداخل بن لی او چاره نبه چاره یوانی داوین او راست مداخل به و بیا من مداخله اکوانی لشگری با روجالات کردستانه او داویا کمارا ترکیه بینه yani her çar devletin dağır kır, deve bibinin tak devj dağırıya Kurdistan'e berneden zu dereng evet tekarın. Saddam çu Esad je ders verine girt, Esad çu Hamaney je ders verine girt. Noha Erdoğan je ders ve nagre u hücumi Kurdistan'e dike. Lekes nikanı çarenu safa breve. لتو در ظلم دائمی نابه افسد سالوانه جبو هبونا ملت و ولات مجاله راکن شردکن بیا من ایدی بیشتر جهان سیم ده اف داگری و جنوسید کاری آوان یه به داوی وره بله باشا گله سپاس برس فواد önən şovakari siyasi لمردین باکوری کردستان به هیویا آزادی و روزگاری کردی کردستان هر بجی سپاس به سورانی ویلم آن به کرمانجی لی ده رومالک دو دمجمری دا ام لگل وبون ده رومالک دو کاجمری لگل تان دابوین به هیوای اوی که کردستان هر سلامت به هیوای اوی که شر نبیت هوی مال ویرانی هیچ تاکی کی کرد و به هیوای اوی که لولاتی کی آزاد و لولاتی کی آودان دابجی حتی دیداری کی تر شاد بختور آزاد بجی